خۆشحاڵین ئەمڕۆژ لەگەڵ مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا شێخ فاتیح لە ئەڵقەی دووەم و لە ڕۆژی دووەمی ڕەمەزاندا لە پرۆگرامی سیگەوهەر بە کۆمەڵێک بابەت و بڕگە و تەوەری تایبەتەوە بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست شاد بووینەوە. سڵاو لەوێ کاک شێخجان. سڵاو لەژنابێت مامۆستا داناگیان. تەندروستیتان باشە لەگەڵ دووەم ڕۆژی ڕەمەزانە. وەڵای جارە سەرەتامان خۆتکە فەرموو. هەزاران جار سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوا بڕژێ بەسەریەوەی ئازیز و خۆشەویست بینەرە ئازیزەکانمان کە بە ئەو پەڕی حوزوری دڵ ئامادەی بەرنامەکانی سیگەوهەر لە ئێواران لە عەسرەوە هەتا بانگی مەغریب بێزار نابن و لە شەوانیشا لە خزمەتەوەی ئازیز و خۆشەویستان ئێمە. پێم خۆشە کاک داناگیان لە سەرەتای هەموو جارێکە ئێمە سونەتێکی پیامبەر صلی الله علیه و سلم شتێک نوبزەیەک لە ژیانی سەحابەکان دوایی درێژەکەی باسەکەین حەزەکەم هەڵوێستەیەک لەسەر سونەتێکی ڕەسوول الله بکەین صلی الله علیه و سلم کە زۆر جارێ ئێمە فرامۆش یەکەینیان زۆر بەدڵ قەناعەتمان بەم جۆرە ئیشە نیە لە کاتێکا سونەتێکی زۆر گەورەیە زۆر سونەتی ئاسانە. سونەتەکەی پیامبەر صلی الله علیه و سلم ئەوەیە کە دوعای بۆ نەیارەکانی کردووە بۆ نەیارەکانی کردووە بۆ دوژمنەکان. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ خوایگیان اللهم أعز الإسلام خوای عزت بە ئیسلام بەکێ بأحد العمرين بەیەکێک لەم دوو عمرە یا عمەری کوڕی خەتاب یا عەمری کوڕی هیشام کە ئەبوو جەهلە بۆ نەک لەبەرەوەی نفوزیان هەیە نەک لەبەرەوەی تەنانەت حەزی عمەر خۆی قووەتی هەبووە سەماحەتی هەبووە عەدلی هەبووە یعنی صفاتی زۆر گەورەی هەبوو بەس لەبەر ئەمانە نا لەبەرەوەی شەخسیەتی ئەم عمەرە ئەم دوو عمەرە شەخسیەتێک بۆ لەناو کۆمەلگایە خۆشەویست بوون صفاتی بەرزی ئینسانیان زۆر تیا بوو بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوعا بۆ یەکێک لەم دوو عمەرە کە خوا هیدایەتی با وەختێک کە حەزرەتی عومەر موسڵمانە بێت ئایا ئێمە قەت بیرەکەینەوە لەوەی کە دوعا بۆ دوژمنێکی ئیسلام بۆ کەسێک کە نوێژ ناکە تەسەوڕەکەی مامۆستا دانا موسڵمانێک باسەکە فەرمێ شتێکی زۆر جوان هەڵوێستێکی زۆر زۆر جوان باسەکە ئەفەرمێ چووم عەمرەیەکم کرد بە تایبەتی نیەتی دڵم ئەوە بوو کە خوای گیان ئەم عەمرەیە بە خصوصی بۆ ئەوە ئەکەم فڵانە کەس خوا هیدایەتی بات بکەوێتە نوێژ و ڕۆژ و عیبادەت بێ ئەوەیە و کەسە ئاگای لێ بێ هەڵە وەڵڵاهی کە گەڕامەوە دوای باسێکە ئەڵێ گەڕامەوە کەسێک کە سەردانی کردم ئەو کەسە بوو بەبێ ئەوەی نە نوێژ نە ئیلتیزام هیچی نەبوو وتی فڵانە کەس مژدەیەکی خۆشە بەمێوتم چی وتی پێم نەوت کەم عەمرەکەم بۆ ئەوە کردووە وتی حەزەکەم عەسرە بەیە کۆبچین بۆ نوێژی عەسر الله من دەستم کردەوە بە نوێژ ئەم نیەتە زۆر گەورەیە ئەم سونەتە فرامۆشمان کردووە ئێمە جاری وایە کەسێک کە خۆی گەورەی هیدایەتی هەیە سەیری ئەو هەموو کۆمنتە خراپە کە ئەکرێت فڵانە کەس ئاوای کرد فڵانە کەس ئاوا لە کاتێکە ئێمە زەڕورە بەڕاستی ئەمە لە مانگی ڕەمەزانە مانگی سەماحەت و لێبوردن ئەم سونەتە عومەریە و ئەم سونەتەی ڕەسوول الله صلی الله علیه و سلم زینوکەینەوە کە دوعا بۆ هەموو کەسێک بکەین ئەمە سەرەتایەکی جوانە ئینشاءالله دەست پێ جوان وڵڵا. خۆشەویستان ئەمڕۆ ئێمە لە پرۆگرامی سیگەوهەر میوانداری زۆر بەڕێز مامۆستا شێخ حوسێن بەرزنجی وەکو قورئان خوێنمان کردووە کە لە بەرنامەکە لەگەڵمانایە هەروەها دوو تەوەر کە تەوەری گرنگن لە بەرنامەی سیگەوهەری ئەمڕۆ مامۆستا باسییانەکەنی کەم بابەتێکی ئاینی و حەزەکەم ئەویان جەنابێت قسەی لەسەر بکەیت دواییم لەسەر بابەتی وەرزشەکەش قساکە لە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا ئەحمەدی شەریعەیین و جەنابیان باس لە مانگی پیرۆزی ڕەمەزان و چۆنەتی بەسەربردنی کاتەکانمان لە مانگی ڕەمەزانە کاتەکان زۆر بە قیمەتە لەمە وەسەدانە ئێمە لە یعنی ئەم کاتانی کە هەمانە لە ڕەمەزانە بەڕاستی حیفشتی زۆر گەورەی تیانەکەی ینی خەڵکێکەیە لە مانگی ڕەمەزانە کە هەر لە تەلەڤیزیۆنی پەیام مقابلەیان کرد کە 14 ختمی لە مانگی ڕەمەزانە کردووە 14 ختمی قورئانی تەماعمەوە بووە کە مسلمانانێک هەبووە کە ڕۆژی یەک ختمی قورئانی کردووە ئێمە بێ بەڕاستی ئەم کاتانەمان زۆر گەوهەریە و بزانین ئەم کاتانەمان چۆنە بینە سەر و ئەم مامۆستا بەڕێزەوە هەروەها مامۆستا شێخ حوسێن ئینشاءالله لە خزمەتی بین بەس بە سەرێ لە شێفەکەش لە شێفەکەش بەداخەوە ئێمە لە بەشە لە کەناڵەکانی میدیا ئەبینین ڕەمەزان بۆتە ئەوی کە کۆمەڵە یاری کوردەواری و چوزام ئەمانە وەکو کات بەسەربردن تایەکرێ کە بەڕاستی ڕەمەزان ڕۆژەکەی و شەوەکەی هەمووی کاتانێکن کە بێمە بیان قۆزی نابێت دەسمام چێ ڕەمەزان بۆ نەکراوە ئەم بابەتانی تەبرێ کاتیکە و یان زەمانەکەی ساڵ زۆرە کە یاری شەرعەکانیشی تیا بکەن. بابەتی دووهەممان بینەرانی ئازیز و خۆشەویست بابەتێکی تەواو تەندروستیە میوانداری زۆر بەڕێز
زرنگ سالارەکەین لە سیگەوهری ئەمڕۆیە کە بەڕێزیان ڕاهێنەری وەرزشی و پسپۆڕی خۆراکزانین بێگومان بەرنامە ڕێژی وەرزش و خۆراک و دابەزاندنی کێش لە مانگی ڕەمەزاندا تا چەند ئێمە لەلایەنی ڕۆحیەوە کە ئیسفادە لە مانگی ڕەمەزانەکەین ئەشتوانین لەلایەنی تەندروستی و جەسەدیەوە لە مانگە سوود وەگرین ئایا ئەوانەی کە وەرزشەکەن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کاک شێخ دەست بە وەرزش بکەنەوە یان دەستی لێ بەربەن و کۆمەڵێک خواردن و کۆمەڵێک بابەتی گرنگ لەگەڵ کاکزرنگ لەم تەوەرێشە گفتوگۆکەین ئینشاءڵڵا. جا خۆشەویستانێمەوەکو هەموو با بڵین ئەڵلقەکانی دیکە لەگەڵ شێف نەریمان شێف سڵاوی خوارد لێبێ نێبێ کاتتان باش ئەمڕۆ لە دووەم ڕۆژی ڕەمەزانە چیت بۆ ئامادە کردوین ئەتەوێت چی بە بینەران ینی بناسیێنی و شێواز و چۆنیەتەکەی سەرەتا بە ناوی خۆی گەورە و میرەبان ڕۆژووی هەموو لایە قوڵ بێ ئیشەڵڵا هەموو ڕۆژگان هەر خۆشی و سەرکەوتووە بێ ئەمڕۆ خواردنێکی چکنکاریمان هەیە هندیە بەڵێ هندیە هەم زەڵاتێکی یۆنانیشمان هەیە و برنجێکیش لێنێن بە شیویت برنجەکە بە سپۆنسەری دۆلفیسیە هیوادارم بەدڵتان بێ دوای لای بەرنامەکەش ڕێنمانشتر هەر ئێن لە ڕووی تەندروستیەوە ئەمە چۆنچۆنی باشە و چۆنچۆنی بەکارێدەم شوێنانە باش دانیکیان هەندی بوو زەڵاتەکەش ئیتالیۆنانیەکەی بەکوێی یۆنانی برنجەکە هەر کوردیە دەستی خۆش بێ ئینشاڵڵا لە درێژەی بەرنامەکە دێنە لای زۆر جوان بوو شێف نەریمانەوەیە کە بە بیسمیلا دەستی پێکرد بەڕاستی هەر خواردنێ بیسمیلای لێ بکرێ بەرەکەتی تایە هەر ئیشێک بەبێ بیسمیلا یعنی بەرەکەتی هەڵەگیرێت هەموو کارەکانمانەوەکو ماوەسابەتی ئەو زەمانە فەرمێ با بە بیسمیلا هەموو ئیشەکانمان دەست پێ بکەین ئینشاڵڵا لە هەموو ژیانمانە بەرەکەتە دین مامۆستا شێخ حوسێن بانکین ئەویش بیسمیلای لێ بکات ئەویش بیسمیلای لێ بکات خۆشەویستان ئێستا هەمومان چاوەڕوانی مامۆستا شێخ حوسێنین شێخ حوسێن بەرزنجی قورئان خوێن با جەنابیان تەشریف بفەرمون بەرنامەکە بڕازێنێتەوە بە دەنگە خۆشەکانی فەرموو مامۆستای بەڕێز قورئان خوێندن و دەنگخۆشیش بەڕاستی بەهرەیەکە خۆی گەورنی داها بەها عەلەیکم السلام ورحمة الله سەنگامە خێر بێت جەنابتان باشن جەنابەت شەخی وەڕەتی خێر بێن باشی قوربان جەنابتان باشن یخوا بەخێر بێن سەر هەردوو چاوان فەرموو فەرموو نەخێر قوربان يا الله فرمي باش ما صحيح بخير بيا اخوه زور سپاسدانەکەم وەلەتان ڕازی بێ ئەخوا مسەرەتای بەرنامەکە ڕازێنینەوە بە چەندایەتێک لە قورئانی پیرۆز ئەتەوێت بە چ شێوازێک بۆمان بخوێنیت و کوێی ینی چه سوورەتێک چه ئاەتی قورئانمان بەتەمای بۆ بخوێنیت ئینشاءالله ئەوەی کە ئەلم قورئانە پیرۆزا کرایەوە بۆمان ئەوە ئەخوێنین بەبێ ئامادەکردن أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عفى الله عنك لما أذنت لهم حتى يتبين لك الذين صدقوا يتبين لك الذين صدقوا وتعلم الكاذبين لا يستأذنك الذين يؤمنون
بالله واليوم الآخر لا يستأذنك الذين يؤمنون بالله واليوم الآخر أن يجاهدوا بأموالهم وأنفسهم والله عليم بالمتقين إنما يستأذنك الذين لا يؤمنون بالله واليوم الآخر إنما يستأذنك الذين لا يؤمنون بالله واليوم الآخر وارتابت قلوبهم فهم في ريبهم يترددون ولو أرادوا الخروج لأعدوا له عدة ولكن كره الله بعاثهم فثبطهم وقيل اقعدوا مع القاعدين رجوا فيكم ما زادوكم إلا خبالا ما زادوكم إلا خبالا ولأوضعوا خلالكم يبغونكم الفتنة وفيكم سماعون لهم والله عليم بالظالمين صدق الله العظيم. الله وجزاوت وياكم ماوسە شخصین من حەزەکەم و پرسیارە بکەم کە زۆر جار نەبرەی سەوتی حتا دەنگ شێوازی قورئان خوێندنەکە کەسێک کە تەفسیری قورئان نەزانێت کەسێک کە عالمە کەسێک کە هەتا کەمێکیش ئەگەر تەفسیر بزانێ ئەو قاریئە پێوێ دەرەکەوێت لە شێوازی خوێندنەوەی قورئانە ئایا چەندێ ضرورە قاریئی قورئان تفسير القرآن بزانت؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا ومولانا رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. لراستيا زانيني معناي قرآن الرافي قرآن بوكسي قارئ أو أندي تردني خوش بيت بهوي تشيو بهوي أوي كاتك أو آياتاني إخوانية إما لا زانستي علمي مقامات أشتك من هي بيوتري مناسبەی ئەو ئاەتە بە چ مقامێک بیخوێنی ئێستا بۆ نمونە ئەو ئاەتانەی کە باسی بەهەشت دەکات
باش باسی لێخۆشببوونی خی پەروەردگارەکە بۆ بەندەکانی عادەتەن زانایانی مەقام باس لەوە ئەکەن کە ئەمە بە مەقامی نهاوەند بخوێنرێ باشترە خۆشترە یانە و ئاەتانی کە باسی مەسەلەن سزای خی پەروەردگارەکە بۆ ئەقوامی سابقین هەمووی ئەو ئاەتانە یا بە مەقامی ڕست خوێنراوە یا بە مەقامی سەبا خوێنراوە جا ڕاوەی قورئان و معنای قورئان بۆ کەسی قارئ زۆر گرنگە چونکە ئەزانێت چۆن ئاەتەکان ئەخوێنێ تەسویرێکی فەنی ئاەتەکان ئەدا بەدەستەوە حتا زۆر جاڵێن مامۆستا شێخ محەممەد صدیق منشاوی ڕەحمەتی خوای لێبێ و هەروەها شێخ مستەفا ئیسماعیل ڕەحمەتی خوای لێبێ قراءەی تەفسیریان خوێندووە کاتێک کە قورئانیان خوێندووە وەکەئەنەما ئەمە دانیشتون ڕاوی قورئانیان کردووە تەفسیری قورئانیان کردووە بەس بەچی بە دەنگ بەو ئەداءەکە کردویانە بۆ ئاەتەکانی حتا کە کەسێکی نەخێنەوار کە گوێ لەو قراتە بگرێت سبحان الله تەفسیرەکاتە بیش بەڵێ زۆر جار یعنی هەبووە کە ئەو ئاەتانی باسی شدەتی عذابی جەهەنم و ئەوانە کراوە مەسن بۆ نمونەیە ئەو ئاەتانی باسی فەرەح و باسی بەهەشت دەکات کە شێخ منشاوی ڕەحمەتی خوای لێبێ بە مەقامی خۆشی نەهاوەند ئەی خوێنێ ئینسان یەکسەر دڵی ئەو مەقامە فەرەحە تۆش دڵت پێی ئەوەندەی عەبدولباسط کە وەختێکی نەخوێنێ وەختی ئیدە شەمس و کوبیرەتە خوێنێ باسی قیامەتە زۆر بەدەیەکی بەقووەت و طبقەیەکی عالی خوێنێ کاک شێخەوەی جەنابەت خوێندت چ مەقامێ بوو ئەمەی من قراءەیەکی زیاتر تعلیمیە بۆچی قراءەی تعلیمی پیاڵێن لە پێش بڕکێنێ و دەوڵەتیەکانە ئەوەی کە بە شێوازی مەدرسەی میسری قورئان بخوێنێ ئەبێ بە طبقەی قرار دەست پێ بکات طبقەیەکی نزم دەست پێ بکە و بە مەقامی بەیات دەست پێ بکە مەرجەکە ئەوەیە بێ مەقامی بەیات دەستپێکی بێ و کۆتایەکەشی هەر بە مەقامی بەیات و طبقەکەشی نزم کاتەوە بە طبقەی قرار بڵین بیخوێنە من مەقامی بەیاتم خوێند دوایی چوومە سەر مەقامی ڕست کۆتایەکەیشی چوومە سەر مەقامی حیجاز بەڵام والله علیم بالظالمین بە مەقامی بەیات خوێندم و کۆتایم پێهێنا مامۆستا وەزم کاتیەوە هاتووتە وردە پێشوازی لە مامۆستای تەوەریەکەمان خزمەتە خۆشەویستانێمە چاوەڕێین و بە خزمەتی جەنابی مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە بگەین و جەنابیان چۆنەتی بەسەربردننی کاتەکانمان لە مانگی پیرۆزی ڕەمەزانەکە زۆر گرنگە و سەرەتای مانگی ڕەمەزانیش لە خزمەتیانی مامۆستاگیان فەرموو بۆی کە هەر لەم سەرەتایەوەها یەک دوو ڕۆژێ باش بزانین چۆن کاتەکان بڕ ئینشاءالله السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا بەڕێز بەخێر بێت یەخوا بەخێر بێت مامۆستا بەخێر فەرموو قوربان جان مامۆستانی یامڕ نەخێر رحمەت نەخێر بەخێر مامۆستا جان بەخێر بێت السلام خێر مامۆستا جان خۆش بێت چی بکەین مامۆستا لە کاتەکانمان یەخوا بەخێر بن الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار كاتكان همو كاتي بيروزة كاتي سرماي إنسان تمنيتي لهمو كاتي رمضان وغير رمضان بلان رمضان كاتي تايبتية چونك كومال خلاط ومجدي تايبتية برمضان وكويكا لفرمودي صحيحكاني بيغمرات ولفرمودي غير صحيحات كفرمودي حسن يعني ما بس بيقويا كبيغمري خاص صلى الله عليه وسلم فرميتي هركا يكم روجي رمضان هات درجا كان رحمتي خواي جوراك لنا و لفرمودي صحيحة فرميت درجا كاني بهج ذكرنا لا الروايات الصحيحة فرميت درجا كاني بهج همي أنا كرينا دعنا آخرنا تا روجي ججن الله ودرجا كاني أسمان كرينا وكل فرمودي تراهاتوا أما مدرجا خيرانا كرينا ولا برامبري جا درجا كاني دوزخ دا آخرين وغلقت أبواب النار وصفدت الشياطين درجا كاني دوزخ دا آخره الشيطان كان كوتو زنجيرة كان بوتي بوئيكا الرجاي توبة كدنو الرجاي نزيق بنو لأخواي جورو الرجاي بشمان بنو الرجاي أويكا أخواي جورو ففروا إلى الله خلقي بقرته راكع بروبيري أخواي جورو لأخواي جورو نزيق بيتوا الرجاي كان أحسانا كأخواي جورو بويكا كاتكان لكيز نسن لدز نسن چونکە لە هیچ مانگێکە شەوێک نییە کە ئەوە نە خێری زۆر بێ بری 1000 مانگ زیاتر بکەوێت خەیر من ئەلفی شار یعنی خێری زیاتر بێ لە
1000 مانگ کاشتا و 3 ساڵ و 4 مانگ زیاتر ئەکا خێری لەوە زیاتر بێ اینجا دوای ئەوەش خی گەورە فەرمێ الحسنة بعشر أمثالها إلى 700 ضعف والله يضاعف لمن يشاء چاکەیەک بەدێ یعنی لە یەک بەنەوە دەست پێ ناکە لە یەک بەدەوە دەست پێکە هەر چاکەیەک یەک بەدێ تا یەک بە 600 والله يضاعف لمن يشاء خی گەورە 600ەکەشیان بۆ زەربی 600 کاکە چەند جار و چەند جار ئەوە کاتێکی زۆر مهمە لە ڕەمەزانە بەڕاستی کە زیاد لە هەموو مانگەکان لە 12 مانگە تەنها مانگی ڕەمەزان ناوی لە قورئان هاتووە معنای کاتەکانی زۆر گرنگترن و کاتەکانی پڕخێرترن و ئینسان لە ڕەمەزانە زۆر نزیکترە لە خی گەورە باش مامۆستا کاتەکان ئەگەر لە هەموو ژیانی ڕۆژانەمانەوە لە هەموو مانگ و هەفتە و ڕۆژەکانی ساڵا گرنگ بن بێگومان لە ڕەمەزانە گرنگترن جگەل لەو شەوەی کە باست کرد کە شەوی قەدرەکە کەوێتە دەشەوی کۆتاییەوە لە ڕەمەزانە لە ڕۆژە یا لە شەوە ئەو کاتانە کامانن کە زۆر گرنگە ئێمە لە دەستیان نەدەین و زیاتر کاک شێخ ینی بیقۆزینەوە بە عیبادتکردن بە پاڕانەوە ئایا کاتانێک دیاری کراون یانە خێرمانکە هەمووی وەکو یەکوایە دیار لە هەموو شتەکانە لە هەموو شتەکان نەختێ شتی چاکتر و گرنگتر هەڵبژێراوە دروستە تۆکرد ناو مرۆڤەکانە پێغەمبەر هەڵبژێراوە بەسەر هەموو مرۆڤەکانی وەسەر و پێغەمبەرەکانە لە ناو مزگەوتەکانە کەعبە لە ناو شەوەکانە لەیلەتوڵ قەدر لە ناو مانگەکانی ڕەمەزان چونکە ئیبن جەوزیە فەرمێ یوسف خۆی 11 برابوون یعنی 12 برابوون لەم 12 برایە تەنها ئێکیان ناوی لە قورئانە هاتووە و ئەحسەن القەسەسی بەناوە کراوە ڕەمەزانیش 12 مانگە تەنها مانگە ینی ساڵ 12 مانگە بە ڕەمەزانەوە تەنها ڕەمەزان ناوی هاتووە لە قورئانە بۆ چونکە چۆن یوسف توانی بە یەک کەلیمە بڵێ لا تەثریبە عەلەیکم هیچتان لەسەر نییە يغفر الله لكم خوانتان خۆشە تاو هەر باسیشی مەکەن ڕەمەزانیش بە یەک لەحزەی ڕەمەزان خی گەورە لە گوناحی هەر 11 مانگەکەی ڕەمەزان خۆشە بێ بۆیە کاتەکان فەرقیە و لە ناو ڕەمەزانیشە کاتەکان فەرقیە لە ناو ڕەمەزانیشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ تەسەحەروا فإن في السحور بركة يفرم بارشيو كان شكا كاتي بارشيو كاتي بركته ولا فرمودي قاتو كفرمي داود سلامي خويا اللي بيجي يجب جبرائيل ليش مقام كان خويا بسياري لكن فرمود شكاتي له مكاتي خيرتنا شكاتي له مكاتي زو جرينج ترى فرمي نازم شلون الجواب ونازم لكاتي السحرة لكاتي بارشيوا همو درجة كان عرجك لنا وهيج دعاء ردنا كريتو كواتب بعض زكاته دعاء ذاتي جنابي شلون ده كوتاي شوا لفرمودي بيغمرات وفريق خواي جوردت اسمان يكم وبانك هلا عبد كان يفرمي شي دعوة كاريه بعلي قبولكم شي دعوة كاريه بابو جيبكم شي دعوة اللي خوش بنك بالي خوش بم تشتكي بابو جيبكم لكا لبيش لكاتي سحرة يعني بيش بانجي باني وهروها لكاتي بربانجا پیغمبری خوا صلی الله علیه و سلم کاتی بربانگا دعای زور کردووە دعای بۆ خۆی کردووە دعای بۆ مسلمانان کردووە دعای بۆ ماڵش کردووە کە بەربانگی تیاکرێتەوە و بە مسلمانانیشی فەرمووە لە هەر ماڵێک بەربانگتان کردووە دعا بۆ ئەو ماڵە بکەن دعا بۆ ئەو صاحب ماڵە بکەن ئەکەلە طعامكم الأبرار وأفطر عندكم الصائمون وصلت عليكم الملائكة دەبەرەوە کاتەکان کاتی دعاکردن کاتی بەربانگ کاتی پارشێ و وەکاتی نوێژەکان نوێژە فەرزەکان بینی قامەت و بین نوێژەوە لە هەموو کاتێکە هەر فەرزە و هەر ضرورە ئینسان زۆر کاتێکی گرنگەکە لەو کاتانە پارە تۆڕ و کاتە خۆی گەورە چونکە پاڕانەوەی چکە لە سیماکانی ڕەمەزان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ڕەمەزانە زۆر زیاتر پاڕاوەتەوە بەڵکو ئەهلی سەلەف 6 مانگ پێش ڕەمەزان پاڕاونەوە 6 مانگ پێش ڕەمەزان بێتیان اللهم سلمنا إلى رمضان اللهم سلم لنا رمضان اللهم بلغنا رمضان خويا مانگێنە رمضان خويا سلامەتمان کە بۆ رمضان بەڵکو 6 مانگ پێش رمضان دوعایان کردو خوا رمضانی ڕابردویان لێ قبولکە و 6 مانگی ماوە بۆ ئەم رمضانە کە دوعایان کردو خوای گەورە بە سلامەتی بگەین ئەو رمضانە و لەشمان ساغ بێ بتوانین ئەو عیبادەتە گەورە بگرین بۆیە دوعاکردن بەڕاستی سیمایەکی تایبەتی مانگی ڕەمەزانی پیرۆزە کە ئینسان لە هەموو کاتێکانە چونکە لە هەموو کاتێک زیاتر نزیکە لە خوای گەورە ئینسان لە چ کاتێکە زۆر نزیکە لە خوای گەورە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم فەرمێ أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثر الدعاء
فرمي للسجدان هم كات عبد نزيته بعزور دعابك أي لرمضان نزيجنيك أخوي يقول فرمي الصوم لي وأنا أجزي به رجود تايبة بمن أخوي يقول بنيجي وأنا فرموه بس زكاتي وأنا فرموه بحجي وأنا فرموه همش يعني البخوان لما تايبة من ديك تياك إنسان أو عند نزيج بين أخوي يقولوا أمر روجي أنا كان لكل دواري خو ما أنا قريت إيش بو إيش كده أقول أمر شيء يقول بياي فلان قسم يعني إيش بو فلان قسم كم تاعي ورا هذا عادي أوم إنسان كبروجو بياي خو تاعي ورا ما مشتكي كا لا هم كان نزيكتر الأخوة يقولوا ضروري لا هم كات الرجوكا يا شويشة ولا بروجكشة دعاء زور كإنسان بارته بخش بمسلمان ما وصل أنا ما وصل أحمد بالنسبة له فرموديك فرموده وباسيك كردك صحابة يا بيوتشاكان خاصاني خوا شش بانك باراونتو كبجن رمضان شش بانك باراونتو كخويا رمضان ما يقول كوات رمضان لاي مسلمان دعاء دائمي بو يعني دائما أجاي لرمضان بوشيبك أما ولا كاتك شهر رمضان ما وصى مكباسي كاتكان ما نكين شون بسري برين لبانجي بيروزي رمضان تدريبك زور جوان من بيكا كأو كاتاني زور قرصة لسر نفس إما بچین بەدەم شتێکەوە بە جەماعی و بە کۆمەڵ و ئاسانیش بێ بۆ نمونە لە نیوەشەوە ناتوانانی هەڵسی شەو نوێژ بکەی بەس کە هەڵسای بۆ پارشیە و شەو نوێژەکەشی پێکە ئەگەر یعنی ئاسانە بۆت کە شەو نوێژەکەش بکەی ناتوانانی بچی بۆ نوێژی عیشا تەراویحی لە پاڵایە بە هەمان شێوەتەوە و ئەجرە گەورەیەتە خرێتە بەرچاو و بە کۆمەڵ و گەڕک و هەمووی ڕوات بۆ نوێژی جەماعەت نوێژی عیشا و نوێژی بەیانی و نوێژی تەراویح زۆر بە ئاسانی ئەنجام بدەیت کەواتە کاتەکان من ماوەسە زەبتێکی زۆر عەجیب وەرەگرن لە مانگی ڕەمەزانە لە مانگی ڕەمەزانە بەڵێ چونکە وەکو باسم کرد ئینسان ئەو ڕۆژە یعنی خوای گەورە ئاگاداری هێزوو کە عیبادەتەکەی ئەمڕۆ تایبەتیە خواردنەکەت عیبادەتە خواردنەکەت بەرەکەتە پارشێو یعنی خواردن تسحروا يعني بارشو كان فإن في السحور بركة نان خواردني بارشو بركته بربانجي شر بركته هذو كان خواردن أي أو بينك إنسان لبر خاطري خوا لحلال كان خويا بارزه حلال كان يدسخ حرام كدون نك حرام كان وحرام كان هريج أم هاو صري خوي جنبي أم بياو بك ليه حلال للرجال لخوي بحرام مزانه أم أوز الله أم خواردنا خوشك حزيليتي تامزرويتي لخوي بحرام مزانه ورا أبي شن نزيق بين أخوي جورو أبي شن أو عبادته وإنسان نزيكاته لأخوي جورك فرضة كبيغمبري خوا صلى الله عليه وسلم فريق أخوي جورا فرميتي لا يزال العبد يتقرب إليه بالنوافل إنسان بردوام مكان بردوام بس سنة كان نزيق بيته لأخوي جورا أيقر فرضة بيو لأنه فرضة كان جا أخوي جورا فرمي الصوم لي أم فرزان تايبته بمن لبروا حتى زانا كان فرمون الرجوية شكلوا عبادتاني كفاده اشتكي بحسابه زور باش الصائمون يعني الصابرون الصابرون موصل الشيخ فاتح با توصف شنو لاي موصل الشيخ حسين جمال لسان آياتي كتير بما مصيبرس الله كان بارا وكلم ان شاء الله مانغا بيروز ولم كاتيا كبروا بربان رين ورده ان شاء الله وسان آياتي كتير القرآن بيروز أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الذين يحملون العرش ومن حوله يسبحون بحمد ربهم ويؤمنون به ويستغفرون للذين آمنوا ربنا وسعت كل شيء رحمة وعلما فاغفر للذين تابوا الذين يحملون العرش ومن حوله يسبحون بحمد ربهم ويؤمنون
به ويستغفرون للذين آمنوا ربنا وسعت كل شيء رحمة وعلما فاغفر للذين تابوا واتبعوا سبيلك وقهم عذاب الجحيم ربنا وأدخلهم جنات عدن التي وعدتهم ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم إنك أنت العزيز الحكيم وقهم السيئات ومن تق السيئات يومئذ فقد رحمته وذلك هو الفوز العظيم ربنا وأدخلهم جنات عدن التي وعدتهم ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم إنك أنت العزيز الحكيم وقهم السيئات ومن تق السيئات يومئذ فقد رحمته وذلك هو الفوز العظيم صدق الله العظيم يا ربي خواجه زي خير واتو ان شاء الله چەند پرسیارە لەسەر هەرچەند ئەمە ڕەنگە عایدی شێف نەریمانیش بێ بەس ڕەبتی هەیە بە قیراءەتی قورئانەوە مامۆستا ئەو خواردنانی بڵین زەرەری هەیە بۆ قورگ لە وەختی قیراءەتی قورئانە لە وەختی طبقاتی بەرزە ئەو شتانە یا ئێستا بڵین ڕۆژوو ئایا بە ڕۆژووبی باشترە قورئان بخوێنی بە دەنگی بەرز یاخود بە ڕۆژوو نەبی ئایا خواردن ڕەبتی هەیە لەگەڵ خوێندنەوەی قورئان و دەنگ هەڵبڕین و قیراءەتەکان و سەدا و ئاوازی قورئانە؟ بەڵێ لە ڕاستیە هەندێک خواردن کە ئێمە دایمەن تەوسیەمان هەیە بۆ ئەوانەی کە قورئان ئەخوێنن و لەو خولانەی کە ئێڵێنەوە الحەمدولله یەکێک لە ئەو شتانەی کە ئاماژەی پێ ئەەکەین کە زەرەری هەیە بۆ دەنگ و بۆ ئەوتاری سەوتی ئەوەی خواردنی تیش، خواردنی تون، خواردنەوە گازیەکان، یعنی ئەمانە هەمووی تەسیریان هەیە لەسەر حتا هەندێک خواردنی تری کە تەسەور ناکەی خراپ بێ لەوانە کە قورگ وشکەکەنەوە دەژە هیستامینی تایە تقریبا وەکو تەماتە وەکو خەیار وەکو هەندێک جۆری ترێ کە قورگ وشک ئەکەنەوە وا ئەکەن ئەو قاریئە نەتوانێ بە طەبەقەی بەرز بخوێنێ
بۆیە ئەبێت قاری بتوانێت بە شێوازێک تەعامل لەگەڵ خواردنا بکە، ئەتوانێت خواردنەکان ئەوانش بخوا، بەڵام بە ڕێژەیەکی وانەکە تاسیری لەسەر سەوتی هەبێ. هەروەها خواردنی سارد، خواردەمەنی سارد یا زۆر گەرم، بەڵام لە هەمووی خراپتر ئەوەیە کە سەرمابوون تأسیری زۆری هەیە. میسرەکان قسەیەکی خۆشیان هەیە، قاری ئە میسرەکان ئەڵێن النوم خەمیرة للصوت، ئەڵێن خەوتن هەوێنە بۆ دەنگ، یعنی خەوتن زۆر باشە بۆ ئیسراحەتکردن، بەڵام ڕۆژووبوون ئەمیش لە کەسێکەوە بۆ کەسێکی تر فەرقەکە، هەیە قورگی وشک ئەبێتەوە کاتێک بە ڕۆژوو بێ، بەڵام عادەتەن بە ڕۆژووبوون زۆر سوودی هەیە، بۆ لەبەرەوە مەعیدە خاڵیە بە ئیسراحەت ئەتوانێت قورئان بخوێنێت، چونکە کە کاتێک گەردیقەت بی کاتێک کە ئێواران بەربانگەکەیتەوە، ئەوانەی کە بۆ نمونە پێشنوێژی ئەکەن ئەگەر خواردنێکی زۆر بخۆن زۆر قورسە بەلایەنەوە کە بتوانن بە ئاواز و بە دەنگێکی خۆش و ئەدای جوان ئێوارە بڵین لە نوێژی عیشا و تەراویح و ئەوانە بەباشی بکەن. لەو پرسیارە لە مامۆساژەکەین چکە مامۆسا هەم ئیمامە هەم خەتیبە، بەس مامۆسا شەحسین من لە مناڵیەوە پرسیارێکمدا دروست بووە بە دەرفەتی زانسە لە جەنابتی بکەم خزمەتە قاریئەکان ئێمە زوو بەس عەبدولباست و محەممەد سەدیق منشای خۆی گەورە لیان خۆشبیانی ئەو کاتە بڵین بینیمان زۆر ئەم دەست بە گوێگرتن و زۆر جارهێنانی بۆ لای چاو، ینی ئەمە چی ئەبەخشێ بەم قاریە؟ ئەمە بۆ ینی ئایا ئەمە لا ئیرادیە یان ئەمە جۆرێکە لە فەن و بووی کە بتوانێت ئەم مەقامە ئەم ئاوازۆک خۆی دەرکات؟ لە ڕاستیە وەکو جەنابی مامۆستاش ئەزانێ لە کاتی بانگە بیلالی حەبەشی ڕەزای خوای لێبێ دەستی هەردوو پەنجەی ئەم دوو پەنجەی خسوتە گوێی بە کاتێک بانگی داوە لە حەی عەلە الصەلا و حەی عەلە الفەلاحە ڕووی بەلای ڕاست و چەپا وەرگێڕاوە بۆ قیراءەت وەکو چۆن بڵێن قیاسێک کراوە لەسەری، بەڵام ئەوەی کە من بیستومە لە قاریئەکان بەتایبەتی لە مامۆستا شێخ عەبدولباست ڕەحمەتی خوای لێبێ و لە هەندێک قاریئی تر کە لیان پرسیوە بۆچی هیوان هەیە ئاوا ئەکا یا دەسێنێتی گوێ یا بە هەر شێوازێکی تر، ئەڵێ حاڵەتەکە نەفسیە، زیاتر حاڵەتێکی نەفسیانی پێی خۆشە کە ئەگەر ئاوا بێ زۆر جاریان هەندێکیان ئەڵێ کە ئاوا بێ دەستی دانێ زیاتر گوێی لە دەنگی خۆی ئەبێتەوە، چونکە ئەو دەنگە ئەدبەر لەپیەکەوێ بەر ناودەستێکەوە گەڕێتەوە بۆ گوێی و حاڵەتێکی نەفسیە پێی خۆشە مەسەلەن کە دەستی بەکاربێنێ مرتاحترە لەوە چێت مسەیطرتر بێت. ئەگینا وەکو بابەتێکەوەی کە لە سەحابەوە یا لە تابعینەوە یا لە پێغەمبەرەوە عەلەیهی السەڵات وەسەلام شتێکی وانە هاتووە، بەڵام شتێکی مباحە، یعنی لە کاتی خۆی مامۆستا شەحسین کاتی خۆی کە بانگ وتراوە تەڵان مکەبەرە نەبووە لەسەر مکەبەرەکان لە شوێنی منارەکان ڕەنگە بۆ دەنگ گەیاندن بە خەڵک ئاوا دەستیان وا لێ کردبێ احتیمال بەڵێ ئەبێت هەر وەکو حاڵەتەکە نەفسیە. مامۆستا ئەحمەد مامۆستا شێخ فاتح پرسیارێکی کرد لەسەر خواردن و طبعاً ئەوە بۆ مامۆسانی ئەنج ڕاستە بۆ ئێمە پێشکار و بێژەروانش ڕاستە، بەس مامۆستا شەحسین باسی لەوە کە کاتێک تێر بخۆیت وەکو پێویست پێشنوێژیکردن و ئەو مامۆستا کە لە محرابەکە پێشنوێژێک بکە وەک پێویست پێشنوێژەکەی بۆ ناگرێت و ئەو سەوتە خۆشەی هەیەتی ناتوانێت وەک پێویست ئەدایکە بە فعلی وایە؟ دیارە وڵا ئەو تەجروبەی زیاتر چونکە ئەو قورئان زیاترە خوێنێ، بەڵام لە سونەت هەر ئەوەندە هاتووە کە ئینسان زۆر نەخوا بە ئەمە ئەوە بڵێت، چونکە ئەوەی کە پێغەمبەری خواش فەرمیێتی بە زەحمەت بێمە جێبەجێگرێت کە چەند لوقەیمەیەک خوا چەند پاروچکەیەک، ینی بۆ مامۆستا و غێری مامۆستا هیچ دەبێت ئەقەلەن ئینسان مائیدەی بکات بە سێ بەش فەرمودەکە فەرمی، بەس ئێستا زیاترێکین بە دوو بەشەوە ئێمە بەشێکی بۆ خواردنەوە یەکەم بە سێ بەش دوو بەشی بۆ خواردنەوە بەشێکیشی بۆ هەناسە بۆ شتەکانی هەیە، بەڵام باشتر وە ئینسان تا برسیتری بێ زیاتر خوشوعی بۆ دروست دەبێت لە عیباداتە، دەنگی باشترە، دەنگی زوڵالترە و زیاتر لایەنی ڕوحی زاڵە بێ بەسەر لایەنی لاشەیە ڕاستە، چونکە ئینسان بە نەخواردن هەتا بەعزێ لە زانەکان فەرمیانە بۆ ڕۆژوو ئەوەندە گەورەیەکی لە هۆی پلەبەرزی ڕۆژوو ئەوەیە کە ئینسان لەو ڕۆژە کە هیچ ناخوا ئەچێتە بازنەی مەلایکەت، چونکە مەلایکەتیش ناخوا، تخونی هاوسەرەکەی ناکەێ مەلایکەتیش هاوسەری نییە، ئاو ناخوا تۆ خواردن ناخوا لەبەرە وەکو ئەوان کە ئینسان کەمی خوارد دەنگی زوڵاڵە بێ،
كإنسان كمي خوات لشي سوق به خوي سوق به وقصشي باشتر بو ديار بو قرقشي جو كتاقي ما كنتو بلا چونك اگر انا به ناسي لو عائشه رضاي خوي اللي بدايكي ايمان دارنا فرمي وقت خوي خلقي كمي انا خوات لشي سوق بس دعاي زوري ان خوات كزوري ان خوات غوشتي ان قلتو مع ايدان برز بيتو او كاتك مع ايدان برزو زخر لها ناسانا كو ناسشان تندبي ما وصل بيج وجناب التشريف بين إلى بيج شكل لخدمة كشفاري حباسم كرد يعني زور جار لكردواري إما كمال كياري وقالته وجبهه يعني استبشر لكنال كاني ميديا مانجي رمضان بدر فتيق قوزنا وهنديك برنامجي ياري وقالته وجبو أم بابتاني ذاك اللي أنا برشك شيء مباحج يعني الرأي بدرايج بيو جائز بيه بلام رمضان درفتي ويتيا فري او اكيد او انا بكينيان زور بابتي ديكي ايماني هي كبدستي بوبرينو او بخينا ما كان يتر والله رمضان وقت خوي يعني اهل السلف كانوا يقول بيغمر اجاون صلى الله عليه وسلم اصحاب اجاون رضاي اخوان لي امام مالك فرمي رمضان بيش تخني سنتي بيغمر جاكوتو بيش سنتي بيغمر نسيتو او يعني نموني همو زاناني اسلام لانه سينوي فرمودي بيغمر شو قال لهم يلا بيشتربوا فرمي كاتك ويستبيت فرمودي بنسمو دزنيجم قلتوا جليكي جوارم لبر كدوا بوني خوشم بخون كدوا سيواكم كدوا وجيكي زور شايستم هم ولا سنه شنو سجق على كداني شم انجا فرمودكم نسيتو او دبل خدمه فرمودا لا او انجا فرمودكم نسيتو دوازي لم فرمودي هنا ولا رمضان فرمي بهيش فرمودي نسيتو نا باسي كدوا بخلق درسي فرمودي لا بردوا دبر خاطري قران چونك زانا كان واي تيجيشون وان بامر راجعان دو اوان كلام كز باش تيجيشون فرمون رمضان مانجي قرانه قال رمضان قران هاتو تخوار ولا رمضان بيغمر بو بيغمر قران كي تسليم كراوه ولا رمضان بيغمر اخو صلى الله عليه وسلم اگر رمضان كان ختمي كي كدوه او رمضان لا مانجا كان رمضان دو ختمي كدوه بويا كاتكاني رمضان براسي كاتكن ابي بالذكر وبالتسبيحات وباشتباش انسان صار قلبه ابي يعني اول مجال انه بحديثه مشغول به ستشون بعض يعني لو سكا حرام شي تابع دروز نبي يعني قد دروز تجبه قد دروز تجبه او نقبه يعني بحديث اخوان مشغول كدوا بس بركو رمضان يدانا هرمي بو قران خويندن بو ذكر بو نوش كدن بو نوش كان بالجماعات بو سنه كان او هم السنه عليك رمضان اكله مثلا بخشين ما وصى يعني مال بخشين مال بخشين سرداني فقير وجار دوزينوي فقير وجار ومناري بباوكو هم انا سرقال من شيء تشاكو سرقال من بالقران يعني قران او قران داويكا يعني نقرا مبرين الى رمضان شلون مشغول من مناري فقير وببيوجن وخلق قدامه وخلق بيسر بالاشتيار وانا او كاتب مشغولنا بالقران لا او قران داوي اوان ليكا وان كقران يخنكو كالشيخ فرموي تفسير كان جيك دوا كزاني انا اما القران بحر رمضان قران خينن لقال خيننا كي قران يارمتي فقير وجاري داو نيجي تشتنغاوي ان كدوا رواتب كان ان كدوا نيجي كان بالجماعات كدوا سداني او خلق بدرتانا كدوا كفقير والندار وجار وكزني سبر الشاوكا بس دبرو كاتكاني رمضان لو يعني اما نار نيكن شو انا خلقي كان وجه وندا بلام انسان تا بابن بزياده بسنتي بيغمره صلى الله عليه وسلم ده رمضان باشتره تا بابن بالقران خينو دعاء كدنو ذكر وبارانو او كاتكاني رمضان حزك يعني قصيده سركن بامتياز ماني رمضان ماني قران بيغمان لسه هم بابت كاين ترى بلام اميك بوبا جورك لعادتي لها توا ختم زور كردن خنوا يعني جناب توصيت شيء بو يعني ك جرينجيه دن بجماري ختم يعني امر رمضان دخت ممكن بانزم كرت شواردم كرت او مهم ترى يعني ختم دو ختم بتدبر بجي كردني احكام وايات كان وباشر بريته هتا كم ترخن وتشاكتر بخن باشر خويا جورا نافر الزور قران بخن فري ورتل القران ترتيلا رتل يعني بجوان خنو خويا جورا فري فاذكروا الله ذكرا كثيرا زور ذكر كان بس نافر الزور قران خنن فري بالترتيل بخن دبر امام علي جفرمي اقدر كعنيش كم بهواشي ولا سرخو قران تاع بخن بلا مباشره لو يتابع شلون يشكم بس ما وصل همو كسيك
ینی خەڵک زۆر قورآن نازانێت بخوێنێ بەس هەمووی نازانێت تەفسیری قورآن بکە هەمووی نازانێت لە ماناکەی تێ بکە بەس بە نیەتی ئەجر کە نیەتی ئەجر قورآن بچێتە خزمەتی قورآن و بەرەکەتی قورآنی دەستکەوێت و دوور بێ لە غەیبەت و لە خراپە باشتر نییە بەڵێ ئەگەر کەسێک خوێنەواریش دەبێ و هەر دەست بە سەر دێڕەکانە بەرێ خێری بۆ نووسێ هەر سەیری قورآنەکە کا خێری بۆ نووسێ سەیری کەلیماتی قورآنەکە لەبەرەوە مەسەلەن لە جیاتی خۆی بە شتێکەوە مەشغوڵکە بەشتی باشترەوە خۆی مەشغوڵکە ئەوە شتێکی چاکە ئینسان تێشی نەگا خۆسا مەسەلەن قورآن هەر خوێندنەوەکەی عیبادەتە گوێلێگرنەکەی عیبادەتە ئەگە کابرا تێشی نەگا خۆ لەوە زۆربەی زۆری ئەو گەلانە لە قورآن تێنەگەن عالمەکانیان قەی ناکە بەڵام خەڵقەکەی عامەکە لێ تێناگا بەڵام ئایا پاداشیان بۆ نەنووسێ یعنی پاداش بۆ عەرەب بنووسێ لەبەر عەرەب باش تێگەن بەس غەیری عەرەب باش تێناگەن پاداشیان بۆ نەنووسێ ڕێزگرتن لە قورآن گوێگرتن لێ لە خزمەت یابی و بە کەلامی خوای بزانی بێدەنگ بی لە ئاستیا لەو ئاستێکە ئەخوێندرێ بڵێن و بە ئەدەبەوە لە خزمەت یابی بۆ عەرەب و عەجەم هەر عینی خێریەگا بەڵام بتر ئینسانەگە زیاتر تێبگا خێریشی زیاتر لێ بێگومان کا شەفاعەت ئێستا وەسائل ئەوەنە زۆر بۆ لەوانێ بڵم بەشتێکی زۆر کەم لەوانەی کە زۆر بەتەمەن بن ئەجینە هەر لە قەڵم قورئانەوە هەم لە یوتیوبەوە ئەم لە کۆمەڵک ئاسانکاری کراوە کە جگەل لە قورئانەکە تەفسیرەکەشی تیا ینی بە زمانی شیرینی کوردی تەفسیرەکەشی لەگەڵایە ئەتوانێت گوێی لێ بگرێ هەم قورئانەکە گوێ لێگرێ هەم تەفسیر و ماناکەشی لە حاڵێ بێ ماوەسە لە خزمەت جەنابتا ئەگەر ئەو تەشجیعانەیش زۆرەکە لە حەدیث و لە قورئانەکە باس لەوەکە کە پیۆنسم نافەرمی ئەگەر ئەلیف لام میم ئەلف دەخێرە لام دەخێرە بی یعنی خەڵکی بەنیەتی ئەجر و پاداش زۆر قورئانە خوێنێ یعنی زۆرەشێتە خزمەتی قورئان لە ئەصحابە هەبوو مەسەلەن وەکو عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص یان عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر مەسەلەن چوو لە خزمەتی پێغەمبەر یان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمە توانین ئەوەندە خەتم بگەین دەچەند نابی خوێن پێغەمبەری خوا فەرمێتی ئەوە باشە فەرمێتی مانگی خەتمێک تێتی باشە فەرمێتی ئەغ زیاتر دەتوانم لە 20 ڕۆژە باشە لە 10 ڕۆژە باشە فەرمێتی باشە مەسەلەن ڕۆیشتووە تا گەیشت سێ ڕۆژ پێغەمبەری خوا ڕێگای نا بە ئەصحابەیەک کە ئەصحابە بوو قورئانی لەبەر بووە و لە هەموو کەسیش باشتر لە قورئان تێگەیشت عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەریش هیچ لەوانەیە کە ئەصحابە شاهیدیان بووە و پێغەمبەری خوش وەسفی کردووە بەڵام لە 3 ڕۆژ زیاتر نەیخوێنێت تۆ ئەگەر لە ڕەمەزانەکە یعنی بە 3 ڕۆژ ختمێک ئەگەر لە هیچ ئەمانەی کەی خوێنی هیچیان وەکو عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر تێنەگەیشتن لێی ئەگەر لە مانگەکە دەڵێ 20 ختمم کردووە کە ئەو دەی کردووە ئەو دەی کردو ئەگەر کردبێشتی مجارە نا بەس عادەتەن ئەوەندەی کردووە کە توانیوێتی و سەردەمێکیش کە چۆتە تەمەنەوە نەیتوانی و باسی کردووە توتی کێسا هاتوومە تەمەنەوە ناتوانم خۆزگە ئەو کاتە بەگوێ پێغەمبەرم کردە صلی الله عليه وسلم خۆی گەورە پاداش وای خوێندنەوەکە لێی تێبگەن ڕاستە خۆی گەورە پاداشەوە خوێندنەوەکە بە ئیسراحەت بێ بە هێواشی بێ و بە پەلەپەل نەبێ و بەعزێ حرف بەجێ بێڵن و حەقی خۆی نێنێ ئەوەندەی کاتوانە کاتی زێڕینی جەنابمان کرد بۆ هیوایی کە ئەمەش ببێتە مای خێر و بەرەکەت و چاکە و حەسەنات بچێتە سەر تەرازوی خێرت مامۆستا گیان ئینشەڵڵا حەزێتمان ناوی کاتمان گرتی مامۆستا شێخواتی هەوازەم کاتی بچینە لای ناوبڕێک زۆر باشە بیدەرانی عەزیز و خۆشەویست ئەچینە لای ناوبڕێک و پاشان سی گەوهەر بەردەوامە دووبارە سڵاوی خواتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی سی گەوهەر خۆشحاڵین خۆی پەروەردگار دەرفەتی پێبەخشین دووبارە گەڕینەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست بێگومان ڕۆژانە مامۆستای بەڕێز و خۆشەویست مامۆستا شێخ فاتح هەر جارە و باس لە ژیان یان لە گەوهەرێک یان لە سوچێکی ژیانی یەکێک لە هاوڵانی پێغەمبەرەکان صلی الله علیه وسلم جەناب کاک شێخ ئەمڕۆ چیت بۆ ئامادەکردین و بە چ مەبەستێک ئەمەی ئەمڕۆ ئامادە کردووە ئەمڕۆ لە خزمەت حەزرەتی عومەر ئابین هەر ڕۆژەی لە خولەفای ڕاشیدینەوە دەستمان پێ کردووە دوێنێ حەزرەتی ئەبوبەکر بوو بۆی ئاشنایەتیکی باش لە ژیانی سەحابە چکە زۆر جار فرامۆشیانەکەین بە تایبەتی من ئەچمە ئەو شوێنانە لە ژیانی سەحابە کە زۆر تیشکی ناخرێتە سەر ئیسە بۆ نمونە حەزرەتی عومەر خەسڵەتی قووەت و ڕەحمەت و عەدلی تیا زۆر باریز بۆ زۆر گەورە بووە عەدلەکەی زۆر بەناوبانگ ینی بڵێن دەی بەزەیەکەشی هەروە بووە ڕەحمەکەشی هەروە بووە یعنی لە باپیرەی چوارەمیە ئەگاتەوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکێک لەو شتانی کە نادیارە لە ژیانی حەزرەتی عومەرەیە زۆر نەمان بیستەوەیە کە کاک دانا حەزرەتی عومەر سەفیر بووە لە سەردەمی جاهیلیە یعنی قوڕەیشیەکان
کێشەیەکیان هەبوو بێ لەگەڵ قەبائیلێکی ترا هەرچەند کێشە لە مەکەیە کەم بووە چونکە هەر مەکە خۆی بۆ خۆی قودسێتی کێ بۆ خەڵکی قوڕەیش لە دەرەوەی جەزیرەت العەرەبیشا احترامیان گیراوە بۆنی کەعبە و بۆنی حەزرەتی ئیبراهیمەوە لە بەڵام ئەگەر کێشەیەکیش هەبوو بێ حەزرەتی عومەریان ناردووە و حەزرەتی عومەر سەفیری ئەوان بۆ باوکیشی و بنەماڵەکەشیان هەر بۆ جۆرە بووە پیاوێکی گوێ لە گیراو بوو دیارە قسەکانیشی وەکو بڵێ یەکلاکەرەوە بووە لە کاتێکە تەمەنیشی زۆر مناڵ بوو سەباسی مناڵەکە یەکەین لە سەردەمی جاهلیەتا بتی پەرستووە حەزرەتی عومەر تەنانەت خورمای دروست کردووە لە خورما بتی دروست کردووە لە برسێتی ئاڵە لە زستانە خواردوێتی جار لە سەردەمی خەلافەتی خۆیە گەنجێک پێڵێت گەنجێک ئەو جورئەتەکە بەرامبەر حەزرەتی عومەرە فەرمێ ئەی عومەر یا ئەی خەلیفە ئیمانداران هۆی چییە ئایا ئەمە کەمی عقل نییە یعنی لە چه عقلێکەوە ئێوە بتان پەرستووە ویش قسێکی زۆر جوانە فەرمێ ئابوونەی كان عندنا العقل ولكن لم يكن عندنا الهداية عقلمان هەبوو بەس هیدایەتمان نەبوو یعنی ئەگونجێ کەسێک لەو پەڕی پلەی علمی و زانستی زۆر بەرزا بێت مەرج نییە یعنی لەم حاڵەتەیە شتێ بپەرستێ شتێک قەناعەتی بە شتێ بێ بە فکرەیەکە بێت لە ئەو پەڕی عقلا بێ نەخێر هیدایەت ئەمە ڕۆژ نەکاتەوە بەڕاستی ینی پشت بەستن بەخوا ئێمە خاتە هیدایەت ئەنا هیچ پلەپایە هیچ عقلێتێ ینی حەزرەتی عومەر خۆ پیاوێکی زۆر عاقل بۆ دوای بۆ خەلیفە گەورەی کە ئومەتێک ڕزگارەکە ئەی بۆ لەوێ چووکە هیدایەتەکە نەبووە کەواتە هیدایەت دەرمانی ئێمەیە هەتا زۆرجار عقل نابێ بە دەرمانە بێ بە شوێنی ئەوەی کە تووشی ئیبتیلامانەکە بەوەی کە تۆ ئینسان مەغرورە بێت تووشی فەلسەفەیەکێکا تووشی ڕۆچوونێکەکە لە فەلسەفا لە خۆی دوورەخاتەوە بەڕاستی ینی ئەمە شوێنی ئەوەیە کە تیا بۆستیم قسەی حەزرەتی عومەر هەروەها 13 ساڵ دوای ساڵی فیل دوای لەدایکبوونی پێ 13 ساڵ دوای ئەو حەزرەتی عومەر لەدایکە بێت کەواتە حەزرەتی عومەر 17 ساڵ بوو کە ئیسلام هاتە مەکەوە پێ محی بۆ هات 17 ساڵ بۆ تەمەنی لە 23 ساڵیا مسلمان بووە 10 ساڵ خەلیفەی مسلمانان بووە 10 ساڵ و 6 مانگ و 4 ڕۆژ خەلیفەی ئومەتی ئیسلامی بووە لە دەوروبەری تەمەنی پێغەمبەر صلی وفاتەکە کە 62 ساڵە یعنی لەو دەورە وفاتی کردووە طبعا عەبدوڵای کوڕی حەزرەتی عومەرێکێک کاکدانا لەو شتە خۆشانەی حەزرەتی عومەرەوەیە عەبدوڵا ساڵی پێش باوکی مسلمان بوو طبعا کە ئیعلانی ئیسلامە کاتۆ چێتۆ ماڵەوە مسلمانە باوکە من ساڵێکە مسلمان بڵێ ئەی بۆ پێێنەوە بەلاماریا تۆزێک ژیلێدا ئەڵێ تۆ ئەم خێر و بێرە گەورە هەبوو بۆ قسە نەکردو ئەمە نەیوێراوە حەزرەتی عومەر زۆر ئەوە لەم مەجاری ئەوە نییە باسی ئەو بکەین کە چەند توانا و هێزی هەبووە ئەمە متەمەسک بۆ بە سونەتەوە پێ سەلەم حتا ئێمە وا مەشهورەکە عەبدوڵای کوڕی زۆر تەمەسوکی بە سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەس لە عومەری باوکی هێناوێتی لە حەزرەتی عومەر هێناوێتی حەزرەتی عومەرێکێک لەو شتە سەیرانی کە هەی بووە لە سێ ژنی جیاواز سێ کوڕی هەبوو هەرسێکی ناوە عەبدوڕەحمان ئەزانی بۆ کاکدارە لە بەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی مناڵەکانتان ناو بنێن بە دوو عەبدوڵڵا و عەبدوڕەحمان سێ کوڕی بە ناوی یەک و بە ناوی عەبدوڕەحمانە بە سێ ژنی جیاواز ئەمە خۆشەویستی ئەوە بۆ یعنی بەڕاستی بۆ خوای گەورە بۆ ڕەحمان لەقەبی حەزرەتی عومەر لەقەبێکیان لە لەقەبەکانی بریتێ لە ئەبا حەفڵ پێنسەم ناویە بابە ئەبا حەفڵ ئەمە نسبەت ئەدرێت لە چی لە کچەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سەردەمی جاهیلیە حەزرەتی عومەر کچی زینتەمە چاڵ کردووە ئەسڵەن ئیحتیمامیان بۆ ئافرەت هەر نەبووە کەچی لە هەمان کاتا وای لێت لە ناو ئیسلامە ئەوەنە ئەتوێتەوە لە ناو ئیسلامە و ئیسلام ئەوەنە مافەکانی ئافرەتە پارێزێت ئافرەتە چێتە مەکانەتێکە یعنی لەقەب بە ناوی ئافرەتەکەەوە دایان بێت کە لە کاتێکە ئەوسا زیندە بە چاڵیان نەکرد یەکێک لە لەقەبەکانی حەزرەتی عومەر فاروقە کە جیاکەرەوەی حەق و باتیلە یەکێک لەو شتانەی کە خەڵک احترامی حەزرەتی عومەریان گرتووە لە سەردەمی خەلافەتی حەزرەتی عومەرە بۆ پیوتراوە ئەمیر المؤمنین ئەوە شتێکە داهێنراو بووە لە سەردەمی لەوە پێش لە حەزرەتی ئەبوبەکر پیانتووە خەلیفەی مسلمانان دوای سەریان کرد مسلمانان ناویان نا سەحابەکان وتیان جاشتێکی خۆشیش لێرە هەیە ئەفەرمێ وتیان ئەگەر ئێمە بڵین خەلیفە ئەم خەلیفە نییە بێ بڵین خەلیفەت و خەلیفەتی ڕەسوول الله صلی الله علیه و سلم خەلیفەی پێغەمبەر ئاوا درێژە بێتەوە خەلیفەکان زۆر بێ وتیان نەخێر بەناوی بنین ئەمیر ئەمە ئەمیرە گەورەمانە ئەمیری کێ ئیمانداران ئەمیر المؤمنین جا چون خۆی نەیزانی ناوە ئەمیر المؤمنین چون لە مزگەوتیان یا ئەمیر المؤمنین تۆ بە کێڵێن بە تۆڵێن ئەی تۆ ئەمیری ناوێکی تازە بوو بدعەیەکی حەسەنە بوو یعنی شتێکی داهێنراوێکی باش بوو کە داهێنا هەندێک لە سیرودنووسان ئەڵێن حەزرەتی عومەر سپی پێز بووە کاک دانا یعنی جسمی سپی پێز و جوان بووە باڵابەرز بووە کەتە بووە زۆر زەخم بووە بەڵام هەندێکیش ئەفەرمونون ئەسمەر بووە
زانای قسێکی زۆر جوانەکە فەرمێ ئەوانەی کە ئەفەرمونون ئەسمەر بوو ئەو کاتەی ژیانی باسەکەن ئەو کاتەی سیرەکەن کە بەڕاستی لە عامر ڕەمادا کە مسلمانان زۆر برسیان بوو برسێتێکی زۆر لەناو ئومەتی ئیسلامیا دروست بوو لەو کاتەیە حەزرەتی عومەر ڕەنگی ئەسمەر بوو ڕەنگی ڕەش بوو لە بەر برسێتی چووکە نانی ناخوار بەڵکو نان و زەیتی خوار گۆشتی لە خۆی حرام کرده بوو لە ساڵی خلافەتی خۆیان و دوعای تاوەکو مەجاعە و برسێتیەکە نەڕۆشت حەزرەتی عومەر وازی لەو حاڵەی خۆی نەهێنا لەبەرەوە بەڕاستی حەزرەتی عومەر ئیسلام بوونەکەی سەرکەوتن بوو بۆ ئیسلام هەر یەکەم لەحظە مسلمانە بێت ئەفەرمی ئەڵڵا با ئیسلام ئاشکرا بکەین یا ڕەسوڵ الله بۆچی ئێمە بترسین با بچینە ناو کەعبە و بۆچی یعنی سڵ لەمانە بکەین هیجرەتەکەی فتح بوو هەر هیجرەتەکەی خۆی فتح بوو چونکە یەک کافر نەیوێرا بچێ دوای حەزرەتی عومەر بکرێ خلافەتەکەیشی بەڕاستی سەردەمێکی تازە بوو عیزەت و گەورەی بوو بۆ ئیسلام وازانم کاتەکەمان وەڵاهیەوە ناکا زیاتر لە خزمەتی حەزرەتی عومەر زۆر لەوە زیاتر هەڵەگرێ بێگومان بەڵام ئیتر ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێ کرد دەستخۆش بە زۆر زۆر باش و زۆر چاک و جوان بوو خۆشەویستان ئێمە لە تەوەرەی دووەمی پرۆگرامی گەوهەری ئەم ڕۆمانە بابەتێکی تەواو زانستی و تەندروستی و وەرزشیمان بۆ ئامادەکردون وەک پێشتریش لە پێشەکەی ئاماژەمان پێکرد بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا زرنگ سالار کە ڕاهێنەری هەم لەش جوانی و هەم خۆراکزانی باس لەوەکەین ئایا وەرزش لە ڕەمەزانە ئەکرێت سوودی لێ ببینین یان وەلای خەین ئەمە ئەو و ئەکرێ وەرزش یان ڕەمەزان وەکو هۆکارێک بۆ داوەزاندنی کێش سوودی لێورگین با پێشوازی لە مامۆستا زرنگ بکەین مامۆستا بەخێر بێت سلام علیکم عەلەیکە سەلام خۆشحاڵین ساڵێکی تر بە خزمەتت گەیشتین سلامەت ان شاء الله رمضان قربان جان يا اخو بخير خواستر برزق ان شاء الله بخير سلامة من تواصلك جنابته بالضبط لجي ام بي برزا مع مصطفى بيوانو سلامتك فرموس ايوه بلاقي فرموس دانكش مامۆستا زرنگ بەخێر بێت قربان جان خوا سلامتك يا اخو بخير بي تەندروستیتان حاڵ و حواڵتان لەگەڵ ڕەمەزانە بینمان باشە لەگەڵ ڕەمەزانەوە ان شاء الله ئەم یەک دوو ڕۆژە بستم لەبەرچی ئێمە بینمان باشە چونکە یاریزان فێری تەنشیفەکەین ئێمە لە کاتی پاڵان دیشتەکانە ئیتر کە ڕەمەزانێتە پێشەوە تقریبا یاریزان ئێمە هەر بە چاوی تەنشیف پێناسەی بۆکەین تنشيف يعني تەنشیف یان یاریزانێک حازرەکەین بۆ سەر مەسرح وشکێکینەوەنێ بێ بە هەماسولکە و هەموو جانبێ بە دەمار ئەو خۆی لە خۆی ڕۆژبوونێکی زانستی وەرزشیە ئەمەشان عیبادەتێک خوا سەلامەتانکە ان شاء الله باسمان لەوە کرد جەنابەت هەم ڕاهێنەری باڵین وەرزشی و لە جوانین هەم لە خۆراکی شەشارزایەکی باشە دەبێت گومان مامۆستا زرنگ مامۆستا شێخ فاتح وەرزش دوو پایی لەگەڵا یا با بڵین دوو ڕتمی لەگەڵا کە نابێ ئیهمال بکرێن یەک خەو دوو خۆراکە کەەوە بێت لەگەڵ یاژینە وەرزشەکە بە تاقیتەنیا ینی ئەو پێزەی نابێ باسمان لەوەیە چۆن وەرزش وا بکەین وەرزش ئەگەر لە مانگەکانی ترا بۆ کێشدا بەزاندن بێ لەم مانگەشە ئەتوانین هەر وەرزش بۆ کێشدا بەزان سوودی دەبینین یا لەوەی کە خۆمان گرتوتەوە لە خواردن و خواردنەوە لە پارشێو تا بەربانگ ئیتر پێویست ناکا بچین بۆ قاع وەرزش بکەین مامۆستا زرنگ قوربان تەماقسەکەی جەنابەت تەواوە لە هەردوو بارەکەیەوە ئێمە هەموو جارێک ڕێنمایمان بۆ خەڵکیش و بۆ وەرزشکاری ژەوەیە هیچێک لە چاکترین و باشترین ئۆفەرەکانی مانگی ڕەمەزان کە لەگەڵ ئین شاء الله تعالی خوالیمان وەربگری عیبادەتەکەمان کردووە لەگەڵیش ئەکرێ ئێمە مەجموعەیەک شت هەیە پەیڕێی بکەین وا بکەین لە ڕەمەزانە سوود زیاتر بەلاشەمان بگەینین هەنگاوی یەکەم ئەوەیە کە خەڵکێکی زۆرمان هەیە لە هۆڵەکان ئەگەر هەچ کەسێک ئێوە جەنابتان وەکو میدیاکار با بڵین ڕاپرسیە بکەن ئێستا زۆربەی توان لە 60 بۆ لە 75 ئەوی کە بەشداری هۆڵەکانەکە بە مەبەستی دابەزاندنی کێش سووتانی چەوری ئیساباتی ڕیاضی ئازاری جونگەکان بەرزبوونی تراگلیسیراید و کۆلیسترۆڵ شەکرەی بەرزە مەرزە پەستانی هەیە واتە زەختی هەیە زۆربەی بۆ ئەوانە ڕۆکاتە هۆڵەکان لە زۆربەی ڕاهێنەرەکانیش و لە هەر مامۆستایەکی ئەم بواری برای خۆشت پرسیارکەی کە کێشێک دەست بگرێ بەو ئیشەوە بیوە سەرکەوتوو بێ یەکسەر پێڵەن ئاگا لە بەرنامەی خواردنەکەت بێ کاربۆهیدرات و کالۆری کەم کەرەوە مەدای نێوانی ژەمەکان دوورخەرەوە ئەمەش لە 100% لەگەڵ ڕۆژوایە گەگرێتەوە چۆن یاریزانێکمان هەیە کەسێکمان هەیە قەڵەوە چەوری زیادەیە کێشی زۆرە ئێمە ڕێنمایی ئەکەین چ لە ماڵەوە بێ یا خود لە هۆڵێکا بێ ئەکرێت سعاتێک پێشی بەربانگ هیچێکە لە کاتە باشەکان بچێ وەرزشێکی مامناوەندکە بەڵام شدە چڕی کەسافەتەکەی لە 30 بۆ 45 خولەک زیاتر نەبێ بۆچی لەبەرەوەی کە 12 سعاتە بێت تقریبا ئەو کاکەیە یا ئەو خوشکە نانی نەخواردووە باشە ئەو وزەی کە سەرفیەکات خاڵەسەن لە چەوری خەزنکراوی لاشەیەتی فێری تەنزیمی چیەکات فێری تەنزیمی شەکریەکە
بەرزەپەستانی بۆ ڕێگەکە چاوریەکانی بۆ دابەزێنێ چونکە هیچ سەرچاوێکی کاربۆهیدراتی وەرنەگرتووە لە دوای نەمانی کاربۆهیدرات لاشە پەنابا بۆ چاوری خەزنکراو بۆ سووتاندن کەوابوو زۆر باشە زۆر تەندروستە هەر کەسێک بێوێ تەنزیمی کێشی بکە و خۆی لە چاوری و لە شەکر و لەم بابەتانە بە دوور خاتەوە ئەکرێ سعاتێ پێشی بەرمانگ لە 30 تا 45 دقیقە وەرزشێکی مام ناوتکە بەڵام بەمەرجێ ئەوەی کە جەنابەت وتت ئاگاداری خواردنەکانی بێ دوای بەربانگ چی بکات نەچێت لە کاتی بەربانگە تعویز کاتەوە کاکشێخ هەرچی ئەوەی کە سەرفی کردو تێکاتەوە خاڵێکی تریشان کاگەیە کاکشێخ کەسێکمان هەیە سەرواژی خەڵکێکمانە بێ بینەری بەرنامەکەی جەنابتان بێ بڵین بۆ من لە شێکی ماسوولکەی وشکی هەیە ئەو نیەتی ئەوەی هەیە کێشی سەرکەوێ ئەو نیەتی ئەوەی هەیە بەڵک تۆپەڵی ماسوولکانی گەورەکە ئەو لە ڕەمەزانە چی بکە ئەکرێ لە دوای پاشێ لە دوای بەربانگ نانیکی باشی خواردووە تەراوی حەکە نوێژی ئیشا و ئەمانە تەواوەکە ئەتوانە بچێ بۆ هەوڵەکەی بە هەمان چڕی جاران یاریکە چونکە ژەمی بەربانگ ئەبێ بە ڕیلۆد بە عەربیانی ئیعادەی تەعبیئە خانەی ماسوولکەکانی و جگەری چەندێ شەکری گلایکۆجین و گلوکۆزی خەرج کردووە ئەم ئەی خاتەوە شوێنی و وەرزشەکەیەکە لەبەرەوە بە کۆی گشتی ڕەمەزان تەندروستێکی زۆر باشە یەک تێبینی بچووکیشمان هەیە کە حەزەکەم زۆر ئەمە باسی بکەم ئەویش ئەوەیە گەر کەسێکشمان هەبێ قەڵەو نەبێت و زەعیفیش نەبێ لە ڕووی وەرزشی زانستیەکەوە ئەتوانێت هاوکارێکی زۆر باش بێ بۆ لاشەی لە ڕێگەی پاکردنەوەی لاشەی لە ڕێگەی فرێدانی خانە زیانبەخشەکان لە ڕێگەی پاکردنەوەی گورچیلەکان و جگەری زەخت لەسەر ئەنزایمەکان نەهێڵێ نمونەیەک هەموو جارە من بۆ یاریزانەکانی خۆمانی شەرحەکەم هەڵم کاکە تۆ تەنکی بەنزینی سیارەکە دەگەر قڕ و ژەنگی تیابێ فولەکەی لە بەنزین اینجا پاچەکەی تۆڵێ کە بەتاڵم کردەوە یەکێک لە ماڵەوە تەنکەکەی سەربانیان 2 ساڵە کاک شێخ پاچی نەکرێتەوە 4-5 لیتە و قوڕیتیایە کە ئاوی ڕئیسی هاتەوە پڕ اینجا چی پاچەکەی تو یان کە تەنجەکە بەتاڵ بوو لەشی ئینسانیش ئەی نەشتە مەجموعەیەک ڕەواسب مەوادی نیشتوو مەجموعەیەک شتی خراپ لە لەشی ئێمە لە جگەر و لە گورچیلە و لە ئەندامی هەرسمانە هەیە ئەم بە ڕۆژوو بوو نە حکمەتەکەی لەوەی ئەمانەشت بۆ فڕەیە کەواتە وەرزش لە ڕەمەزان ئابێ بکەین باشترین کادەوەی پێش سەعاتێک پێش بەربانگ و وەرزشێکیش بێ دە و چڕێکی کەمکەینەوە وەکو پێش ڕەمەزان نەبێت ئەو وەرزشە چییە ماوەسە زرنگ ینی کە پێش بەربانگ ینی ئەگەر لە ماڵەوە کەسێک بیەوێ بیکە چی بکە باشە باش کاک شێخ ئێمە دابەشیانەکەین ئێستا دوو باب دوو فیئەن ئەلف و با ئەلف ئەوەیە کە ئیمکانیاتی هەیە بچێتە قاعەیەکە و لە هۆڵێکا وەرزشکە بەڵام خەڵکێکیشمان هەیە پاڵپەش بۆ قسەکەی جەنابەت ئافرەتی ماڵەوەیە مەجالی نییە بۆی ناکرێت ناگونجێ لە شارۆچکەیەکە لە لادەیەکە لە شوێنێکی دوورودەستە قاعی لێ نییە چەند جاریکە ژێمە باسمان کردووە کاگە شێخ ئەمڕۆ ئەنتەرنێت لە زۆربەی ماڵەکانە هەیە بۆ زۆر بەشمان مۆبایلەکانمان زیرەکە تەنها بە زمانی عەرەبی ئەگەر عەرەبیەکەی باشە تەمارین منزلیە لحرق الدهون بدون أدوات إنجليزيكي باشا home workout for fat loss no equipment چیت ئەیاتێ بە سەدان لینک و ڤیدیۆ دەیاتێ ئەم ڤیدیۆیانە کەسی وەرزشکار بەبێ بەکارهێنانی هیچ ئامێرێک نەشەفت نەدمبڵۆس نەجیهازی ڕاکردن تەنها قورسایی لاشەی خۆی بەکارێنێ مەجموعەیە جوڵەت بووەکە ئەچنە بابی تەمارینی قەلبی و تەنەفوسی لیانی دڵم پێ زیاکە ڕێژەی وەرگرتنی ئۆکسجین زیاکە ئەم دووشتەش فاکتەری سەرەکین بۆ سووتانی چاوری هەتایی وەرگیش تەنانەت لەسەرەوە بۆ پێیەکان هەموو چاوریەکانیشت بۆ سووتێنێ بەبێ بەکارهێنانی هیچ ئامێرێ هیتر دەرەوە بارانە هەتاوە گەرمە ساردە قەعا هەیە نییە پارژنای بە مامۆستازرین و کۆرسی وەرناگریت و لە مۆبایلەکەی خۆشتەوە اینجا قوربان ئەو لینکانش کە جەنابتان ئەیبینن ئیشەڵا کە متابعەتان کرد بە پێی ئاستەکان جیا کراوەوە بیگنەرمان هەیە ئینتەرمیدیتمان هەیە دەخولەک 15-20 هەتا 1 ساعتی تایە بە پێی ئاستی کەسەکە ئەکرێ ئەو وەرزشە هەڵژێرە کە لە ناو مۆبایلەکەتی مامۆستازرنگ باسی کاربۆهیدراتت کرد ینی بەڕاستی ئێستا بەشێکی زۆر لە پزیشکیەکانی هەم خۆراک و پزیشکەکانی دیکەش و ئێوەمانان ئەم مستەڵەحانەتانەوە بەکارێناوە تەسەورەکەم بە جۆرە لە جۆرەکان خەڵک ئاشنا بووە بەڵام بووی زۆر بە سادەیی ئێستا پووری من دایکی من نەنکی من تێبگا کاربۆهیدرات چییە؟ ئەنی ئەو خواردنانی کە کاربۆهیدرات چین ئەڵێ کەمیکەنەوە ئەوەی کە زۆر گرنگ بێت لە زانستی خۆراکزانیە علمی تەغزیە نوتریشن ئەویش ئەوەیە ئەو کەسەی کە درکی بە خۆراکزانی کرد ئەوێ ئەوەی لەبەر چاو بێت کە خۆراک دابەشە بێتە سەر سێفی سەرەکی پێکەینەرە سەرەکیەکانی خۆراک چین کاکشێخ پڕۆتینە کاربۆهیدراتە چەوریە باشە چۆن پانکەیەک سێ پەڕی پێوەیە هەر پەڕێکیان لێ بکەیتەوە خوارە خولێتەوە یەکێکیش لەمانە لابەری سیستمی خواردن تێگەچێ زۆر بە کورتی هەچەنە من ئەمانە لە خولی دادوەری و ڕاهێنەری و سیمینارەکانە کە شەرحەکەین
بە 2 ساعات و 3 ساعتی پێچێ بەڵام وەکو جەنابەت فەرمووت ئێمە شتەکان زۆر ئاسانەکەی خەڵک بە عام لێمان تێبگا باش لەسەر و هەمیانەوە پڕۆتینمان هەیە پڕۆتین بە عەربی پێوترێت صاحب مقام الأول چکە من وشەیەکی ئینگلیزی نییە ئیغریقیە ئەگەر بیکەین بە عەربی یعنی صاحب مقام الأول ئەی بە زمانی کوردی خاوەنی پێگەی یەکەم بۆچی پێوترێت خاوەنی پێگەی یەکەم لەبەرێکە ستراکچەر و پێکهێنەری لەشی هەموو بوونەوەرەکان لە بەکتریایەکی یەکخانەیە هەتا نەهەنگێکی شین کە گەورەترین مەخلوقە لە پڕۆتین دروست دەبێت پڕۆتین ستراکچەرە بیلدینگ بڵۆکە نمونونەکە زۆر جوانترکەین جەنابەت ئەرزەیەکت هەیە ئەچیەکی بەخان و خەریتەکەشە دروست کردووە یەکەمین مەواد کە لەسەر ئەرزەکە ئەی ڕێژی بیناکەتی پێ دروستکەی دەست دەبێت بۆ سویچ پلاک و وار و گڵۆب خەچی بلۆک و چیمەندەوە کڕی لەگەل لەما سترەکچەری بیناکەت بە بلۆکەکە دروستەکەی ئینجاین بۆ دەکاری ئەمە پڕۆتینە تێگەیشتین کاربۆیدرات چییە پڕۆتین چین بە یەک دوو نمونەی خواردنم پێ بڵێ پڕۆتینیش دابەشە بێتە سەر دوو باب چۆن من لەسەر دوو قاج وەستاوم پڕۆتینی لەسەر دوو قاج وەستاوە پڕۆتینی ئاژەڵی پڕۆتینی ڕۆکی بۆ بە ماوتری ئاژەڵی لەسەر چاوەکانی ئاژەڵە دەسمانەکەوێت کێگرێتەوە شیر سپێنەی هەلکە گۆشت ئەی قاچەکی تریان چییە پڕۆتینی ڕۆکی بۆ پێوترێ ڕۆکی لە بدارەکانەوە دەسمانەکەوێت کێگرێتەوە پاقلەمەنیەکان نیسگنۆک فاسۆلیا پاقلە ماش بازەلیا لۆبیە بەڵام من ئەگەر بمێ سیستمی خۆراکەکەم زنجیری ئەمینۆ ئەسیدەکان بە کاملی وەربگرم ئەبێ لە ژەمەکەمە هەردوو پڕۆتینەکەی تیاابێ واتە ئەگە تۆ جەنابەت پارچێ سنگت خوارد ئاساییە قاپێ شۆربای نیسکیشی لەگەڵاوێ ئەگە جەنابەت بەشێک گۆشتی حیوانت خوارد گۆشتی سوور ئەکرێ نەختی فاسۆلیای سووری لەگەڵاوێ ئەمە پڕۆتین باش کاربۆیدرات لە دوو شە پێکاتوە کاربۆن و هایدرۆجین هەردووکیان کردداری دەرپەڕاندنی و زەمان بۆ دروستەکەن من بەیانی هەڵەسم دەخەو هەموو ئەو ئیشانە ئیکەم تاخەوم سەرشۆرین سارە لێخۆڕین ئیشوکار کرێکاری مۆزەفە ژنی ماڵەوەیە چێژ لێنێ قشداهێنێ جل وتۆکە هەموو ئەویشانی کەیکەین ئەم وزێ لەکوێیت لە کاربۆیدرات کاربۆهیدرات لە چی وەرەگیرێ برنج شۆفان خورما کشمیش مۆز هەنجیر پەتاتە شەکری سپی چەوەنەر لەگەڵ هەنوین نان دانەوێڵەکان بەعام ئەمانە سەرچاوی کاربۆیدراتن بۆچی چکە جگەری ئێمە پەتاتە و برنج و نان و خورما و ساور و قەرە خەرمانەکەمان بۆ هەڵەوە شوێنی کا بە شەکری گلایکۆجین و گلوکۆز ئەی کاتە کوێوە ئەی کاتە ناو سووری خوێنەوە خوێنەی با بۆ کوێ ماسوولکەکان لەگەڵ مێشک خواردنەکەی تایبەتە شەکری گلوکۆزە بەڵام گلایکۆجینە چێ بۆ ماسوولکەکانە من بەکاری هێنم کەوابوو پڕۆتین دروستمەکە کاربۆهیدرات و زەمایاتێ ئەی پێکەنەری سەرەکی سێم چاوری لیپیدز زۆرمان باس کردو پێشووتر بەڵام چاوری ئەو بابەتە خراپە نییە کە خەڵک سەقەتەکە چاوری ئەو شتە نییە کە ئینسان لێ ڕاکە بەڵکو چاوری هیچێکە لە پێکەنەرە سەرەکیەکانی لەشی مرۆڤ چۆن لەمە تێبگەین لە ساڵ خانەکانی مێشکی مرۆڤ لە چاوری پێگەیە هۆرمۆنی تستۆستێرۆنی پیاو هۆرمۆنی پرۆجسترۆنی ئافرەت هۆرمۆنەکانی تر ئەساسەکەی لە چی دروست دەبێت لە کۆلیسترۆڵ پڕۆتین لە چی دروست دەبێت لە کۆلیسترۆڵ ئەم نەرمونیانی لە ناو پەنجەکانی منە هەیە جونگەکانی من کە ئاوا ئیشەکەم سەرەکەم داوەزم ئەم نەرمونیانە فلکسیبڵەتی ئەن مۆبیلیتی پێوەدرێ بەچی دروست دەبێت بە چاوری خانەکانی چاوی من چاوری تایە چاوری ئەو پێکهێنەرە سەرەکیە کە لە شولاری من تەندروستەکە بەڵام ئێمە لەکوێ ئەمە ڕێکخین چاوری خراپەکان لا ئەبین بەڵام ئەبێت چاوریە باشەکان بینینە پێشەوە چۆن لەمە تێبگەین زەیتی بایعی و ڕۆنی تەنەکە ساچوریت و ئەنساچوریتت فاتە ئەمانە بەهای خۆراکیان نزمترە ڕوەکەینە پۆلی ئەنساچوریتت فات و مۆنۆ ئەنساچوریتت فات زەیتی زەیتون و زەیتی گوێزهند و میوەی ئاڤۆگادۆ و دووجی حیوان و کەری کوردی کەوابوو ئێمە تەرکی چاوریمان لە هیچ سیستمێکە نییە ڕێخستنمان هەیە لە دوای ئەم سێ پێکەنەرە سەرەکیەوە دوو مولحەقمانەمێنێ واتە دوو چی دوو پاشکۆ کێوکێیە ئاو لەگەڵ ڤیتامین و کانزاکان ئەمە ئیشە ئەندامی وەسەڵەتیەکانمان بۆکەن ئەمە سێ پێکەنەری سەرەکی خواردنە کە کاربۆهیدرات پرسیارەکەی جەنابی تیاوە دەست خۆش کاشە بچینە ئێوە هەنەر دو قسە زۆر زرنگ ئەمەە خۆش باسیەکە حەزەکەی پرۆتین بیت و ئەو فەرموچینە لای شێف نەریمان بزانین ئەوانی تۆ باست کرد و خواردەکەی ئەمڕۆمان چی و چۆنایی و گیرشوەتە چی و لێرا بۆ سمیاب چمە ئەوە من ئەم دیوی لێ بگرم باست کروتە خواردنێکی هندیمان هەیە لەگەڵ سەڵاتەیەکی یۆنانی فەرمووت برنجەکەش بە شێوازی کوردی خۆمانە
مامۆستا زرنگ لەسەر لە زەڵاتەکەەوە کە بەتەئکید مقابلات بالێەوە قسە بکەین. باش بەرەکەتی خوا دەستی وەستا خۆش بێت هیچەکە لە پێکەنەرە هەر سەرجەکانی ژەمەکان هەر کەسێک بێ و لەشی تەندروست بێت کێش دابەزێنە کێشی سەرکەوێت کەسی ئاسایی بێت لەمەوە دەست پێ بکە لە خواردنی قورسەوەنا چکە بەرنامەکە ئێمە لەسەر مانگی چییە؟ ڕەمەزان. ئەو کەسی کە نوێژەکە ئەگەر لە مزگەوتە یاخود ئافرەتەوە لە ماڵەوەیە کە هاتەوانێت دوای پەرداخە ئاوەکە و دووسێ دەنە خورماکە با لە زەڵاتەکەەوە دەست پێ بکە. جەنابەت فەرموود مقابلات ئەگەر ئێمە مقابلاتکەین بە زمانی کوردی ئەنی پێشخۆر بۆچی پێوترێ پێشخۆر لەبەروی کە ئەمە هەم معیدەت پڕەکە لە مەجموعەیە بەهای خۆراکی زۆر باش هەم هەستکردن بە برسێتی کەمەکاتەوە هەم دوایی خواردنە قورسەکە زۆر ناخۆی. بۆچی ئەم قاپە ئێستا حەج کامێکمان سیرەکەین حەزمانەچێتە سەری کاکشێخ ئەی شوێنەکەم باشە بەڵێ باش بۆچی ئێمە یەکسەر کە ئەو قاپا بینین هەمووان پێی مرتاحین ئەوە ڤارێتیتیایە ڤارێتی یعنی چی بە عەرەبی تەنەوەعی بە کوردی هەمە چەشنە تەماتەکە سوورە لیمۆکە زەردە شویتەکە و خیارەکە هەموو ڕەنگەکانی تێکەڵاو کردووە ئەمە واد لێکە ئیشتیهات بکرێتەوە لە هەمووشیان باشتر بەلای منەوە پەنیری زەڵاتە پەنیری کوردی لەگە زەیتونی سەوز ئەوە دوو پێکەنەرێکی زۆر سەرەکین کەوابوو هەموو کەسێک ئەگەر ئیمکانیات و توانە هەبوو زەڵاتەیەکی بەم شێوەیە یان لەم شێوەیەش بچکۆلەتر بێ سەرەتای ژەمەکە بخورێ زۆر تەندروستە. بەس مامۆستا زرنگ کاکشێخ نەوسنەکان ئەڵەن ئەوە مەعیدە هەگرێوازی لەوێنە باش خێرە زەین چۆنە کاکدانا مقابلات جیاوە زەڵاتە جیایە ئەمە زەڵاتەیە زەڵات سە مقابلات دەچێتە بواری مەسەن ژەمە خواردنێکەوە بەڕاستیانی مقابلات لەواچێ ماڵزانمان سێ و ئەم شتانی تیا زۆر ینی شەوری بەکارێتە ینی ئەوێتە ژەمە خواردنێک بەس ئەمە وەکو زەڵاتە شتێکی ئەوەش زەڵاتەکە دەستی خۆش بێ طبعاً ئەوەش هەر بەرەکەتی خوای ئەو میوانەکە بۆ شێوازە دانراوە بەڵام میوە عادەتەن وا بکرێت کە بەرژەمی خۆراک نەکەوێت باشترین کاتی وەرگرتنی میوەکان لە نێوانی ژەمەکانە ئێستا کە ڕەمەزانە ئەکرێت لە پێش و پاشی تەراویح لە پێش و پاشی نوێژی عیشا ئەو کاتەنانی کە دانیشی بە تەنەوە هەنێک لەو میوانە بخۆی بەڵام کەمێتەکەی نابێت زۆر بێ بۆچی لەبەرەوەی کە ئەو بابەتی پرتەقاڵ و شتانی کەتیاتی شکری گلوکۆز بە زۆریشی لێ نەخورێ زۆریشی لێ نەخورێ و بە تەنەوە بخورێ و مەحاولەش بکرێ بە شەربەتی نەخورێ بە ڕیشاڵەکەەوە بەڵام میوە ژەهرە یا نیعمەتە نیعمەتی خوایە چونکە خوای گەورە لە قورئانە چەندین باسی جارباسی فاکیهاکە هیچ کەسێکیش نییە لە دنیاە باسی ئەو کاکە بڵێ میوە مادەیەکی زیان بەخشە ئەتکوژیە بەڵام هەموو جارە بنەوە قسەیاکەم لە تەوقیتی خراپە میوە بەکاربێنی کێشەت بۆ دروستەکە کەمیەتێکی زۆری لێ وەربگری لە ڕادە بەدەر کێشەت بۆ دروستەکە ئاوەکەی بە تەنیا وەربگری و ڕیشاڵەکەی پاڵ پێوە بنی کێشەت بۆ دروستەکە غەڵەتەکە کامەیە بە تایبەتی شەوان لە وڵاتی ئێمە شەو سەعات 9 شەو میوە خوێ ئەخیر مادەی میوان ئەوەیە بەڵام خۆی بێ لە ناوەڕە میوەکە تێنا یەکسەر بێ ئەو کێشەی میوەکان ئالەوەیە زۆر ئەوە نازانی مەنزەڵەکان چی ئەمە ئەمە چی ئەمە نیسکێنەیەەکە باش نیسکێنێکی زۆری ئەنی تەندروستە ئەمە نە ڕۆنی مەسەرەن زەیتی تیا ئەمە بەزەی بە ڕۆنی کوردی کردومە من ڕۆنی کوردی کردومە و ناشم تێکردووە لەبە دۆشاوە تاوان کاکشیەوە ئیشی جەنابتە بەس نعناکە بڵین لە سەرەتای نیسکەکەەوە بۆ یان لە ئاخیرە لە ئاخیرات ئەم کردو بۆی تام لە دەستنە بۆی بەهای خۆراکی لە دەستنەیە نانە بۆی تام لە دەستی خۆش زۆر نەکوڵێ بەڵێ کاکشێ چونکە بابەتی سەوزەکان حەدەلیمکان لە کۆتای خواردنەکە بەکاربێت نەک لە ئەوڵە چونکە ڤایتامینەکانیان ئەتوێنەوە وە بیریشمان تامیش لە دەستەیە لە بیریشمان نەچێت نیسک بە سەرچاوەیەکی زۆر دەوڵەمەنی پرۆتینی نەباتی حسێبە و قووەتێکی زۆر باشی شیا بە خەڵک بە تایبەتی یاریزان و هەمان بڕیش بیرمان نەچێت مادەی ئاسنی چاکیتیە وەکو گۆشت وایە ئەتوانین لە گۆشتی فەقیر گۆشتی فەقیر ئەوە نیسکەکە ئەمە برنجی دۆلفینسی لەمانەوە بەڕاستی بە شوید لێمانە بە شێوازێکی زۆر جوان و هەر بەڕۆنی کوردیویش تەوا دەستی خۆش بێ برنجی سەرچاوێکی زۆر باشی کاربۆیدراتە لە ژەمی ئێواران و پارشیاوات کرێ وەربگیرێ بەڵام بە کەمێتێکی معقول مادام ئێمە شویدیشمان لەگەڵات تێکەڵاو کردووە کەوابوو ئەو سەوزەیە ئەبێتە هەندێکی باش بۆ هەڵمژینی کاربۆیدراتی ناو برنجە ئەگەر بمانێ بڵین تۆ بە شێوەیەکی تەبیعی چەندێ برنج خۆی باشە یعنی بە پی کەسەکە فەرقەکە بە تەئکید تەمەنی کەسەکە ڕەگەزی کەسەکە لەگەڵ جۆری کار و کردەوەی کەسەکە فەرقەکە بەڵام ئێساش پێتان ئەڵێن برنج ئەو مادە خراپە نییە کە خەڵک لێ ڕابکە بەڵام ئەگەر من برنج لە ژەمینی وەڕۆیا بخۆم بە پێی ئەوە وەری بگرم کەوەکو سەرچاوی وزە سەرفیکەم ئەمە دروستە بەڵام کاکشێخ نەک ئێوارە کە من ئەگەڕێمەوە ماڵەوە هەموو کار و پیشەیەک و ڕاهێنان و ئیش و داوام تەواو کردووە دوای ئەوە دانیشم چەند سەعاتێکی کەمە خەوم
برنج وەرگتن بە شێوەیەکی چەور لەگەڵ نانی سپیا لەویا کێشەکە دروستەکە هیچ نیعمەتێکی خوا کاکشێخ بێ حکمت نییە بەڵام ئێمەی مرۆڤ یان بە تەوقیتێکی خراپی خۆین یان بە شێوەی دروستکردێکی خراپ یعنی ئەگەر نانەکەی لەگەڵا نەخۆی زەرری کەمترە زۆر زەرری کەمترە چکۆ بیرمان نەچێت 100 گرام برنجی درێژی وشک ئەمیکە ئەم پیاوە بەڕێزە لیناوە 378 کالۆری وزەی گەرمی دەیاتێ لە ژێرپیاڵەیەکا جێ بێتەوە جا ئێمە بە ژێرپیاڵێت تێرە خۆین ڕۆنەکەی ناوی ئەی ڕۆنی ناوشلەکە ئەی مریشکە سوورۆکراوەکە ئەی نانەسپێکە باسی برنجەکەمان کرد باسی شێوازەکەی کە شێوازەکەی زۆر جار لە تەندروست و بۆ ناتەندروزەی بە پڵاو باشترە بە قوبڵی بە پڵاو باشترە لە بەرەوەی کە مەجموعێکی باز لە نیشاستەکەی لەگەڵ ئاوەکەی ڕۆ و هەروەها چەند جاریکەش لە تەلەڤیزۆنی پێیان لە بەرنامەکان باسی ئەوم کرد و دەنگدانەوەی زۆر سەیر و سەمەرەشی هەبوو کە من خۆزگەم خواست وڵاتی ئێمە وەکو ئێران بیکەین بە قاعیدە هەمووتان جەنابتان تەسەوڕەکەم ئێران تامینی بێ ئەوان ڕۆن ناکەنە برنج یەک پارچە کەرەت لە تەنیشتی قاپەکەەوە بۆدانێ حەزت پێیەتی کەرەکە بکەرە سەری چەوریەکە حەزت پێ نییە مەیخۆ وە قسێکی تریشمان کردووە على العمومیش حەز لێ نییە بەتاکید برنج پێکەنەری خۆراکی یەک لە سەرسەی دانیشتوانی گوۆی زەویە لە شەرقی ئاسیا سینە تایوانە کۆریایەوە هەمووشیان لەشیان زۆر وشک و ئازەلیە قەڵەویان بە دەگمەنتیە بۆ چونکە ئەوان برنج ڕۆن و خوێ تێ ناکەن وە لە سەرەتای ڕۆژی شاخورێ و نانیشی پێوە ناخۆت نانی بەیانیانە ینی بەڵێ لە بەیانی شەوەرەی تۆپەڵەکانە تۆ ئەڵی سەلکی بە دوو داری شەیخۆن بەخوا برایمە تا ئێوارە کەوشیە کۆ ناکەینەوە بۆسە زرنگ بەڕاست بەشێک لە ئافرەتان باش کە بە پڵاو لێنن بە پڵاو لێنن دوای ڕۆنێک ئەقرچێنن ئەنج قرچێ ئەنج ئەیکا بەسەر برنجەکەەوە تەندروستە وەکوتان زۆر خۆشە بە زۆکو بەهای خۆراکی نەکەین شکاکشف ئەمە چکنکاریە خواردنێکی هندیە چکنکاری مریشکە و بە بەهاراتی کاری دروستکرا و بە پیاز و تەماتە و هەندێک داو دەرمان باش پێکاتی ئەمە سنگی مریشک سەرچاوێکی زۆر دەوڵەمەنە بە پرۆتین وە دەوڵەمەنە بە ڕیشاڵ وە باشترین حکمەتی سنگی مریشک لە چیایە هەستکردن بە تێری دەهاتێت تۆرە تاقی کەرەوە ئەم جارە لە پاشێوە ئەو چکین کاریە بخۆ بە دوو تۆستی جۆ باشە یان بیکە بەسەر ئەو برنجە بەڵام بەمەرجێ برنجەکە بڵێ تۆزێ وشکتر بێ بزانە برسی دەبێت بەس باسی تۆستی جۆت کرد ئەوەی کە ئێستا ئەوترێت لێرە و ئاردی کە بە ناوی ئاردی جۆ هەیە لە دەرەوە بۆمان دێ ئەوترێەوە جۆنیە بەڕاستی قوربان ئەمە خۆ دەزانی جۆ زۆر ناکرێ بەنام ناکرێت بەڵام ئەتوانین بڵین بەهای خۆراکی جۆ ئەگەر بە کەمێتێکی کەمتریش لە گونکەکەیە هەبێ لە بەهای خۆراکیە لە ئاردە سفرەکە باشترە چکە جۆ پرۆتینی زۆرە ڕیشاڵیشی زۆرە بەڵام ئاردە سفرەکە ڕیشاڵی تیانە ماوە و نیشاڵی زۆرە پرۆتینیشی کەمە لەبەر ئەوەش کاکشێخ ئێمە بیرمان نەچێ شتێکمانێ بۆ بە کولتور ئێمە لە ناو میلەتی کووردا چامان کردوێتەوە ئەم مشتمان خواردووە ئێستا قورسە بۆ من قەنەعەت بە خەڵک بڵێ واز لە ئاردی سفر بە لە 100% بێنە وەکو ئەم پیاوەتی دایکمان بە قسەمان ناکا باوکمان بە قسەمان ناکا نەنگمان بە قسەمان ناکا گەنجێکەیەتە لای ئێمە وەرزشەکە حچوانە بێت لە زەبری تەمرینەکەەوە محاولێکی لەگەڵاکەین بەس خەڵکێک ڕاهاتووە 40 ساڵە نانەخوارد من پورم لەم ئێوارانە لای بووم پڵاوی لە نابوو ئەو ڕۆنە قرچا و چۆن قرچانە ئەیۆگە ئاوانە بێت تامینیە دەوەرە ئەو ینی ئێستا ئەو تێناگەندەکەەوە وەرە بڵێ کاک ئەمە خەتەر ئەی پتۆ بەلەمەکە ئەی برنج ئەی نانەکەی ژێر برنجەکە ئەوە خەتەر ئەوی لەو مشکلە ڕاست ماوەسە زرنگ ئەم بەهاراتانی کە هەیە بەهارات چۆنە لەسەر سفرە و خوان و لە نێو چێشتەکانە هەبێ وی گوێز و هەڵنیشتنی باویە بین و کە ئێمەڵین بادەم باش قوربان مەسەلەی بەهارات مەسەلەی داودەرمان ئەوە هەچەنە ئیشی ئەو کەسانەیە کە لە بواری هێربەڵەکانە شارەزایانەیە بەڵام بە کۆی گشتی زیاد لە 3000 ساڵە ئەو دارچینیە و ئەو زەردەچەوەیە و هێلەکەش و زیرەکەش و بیبەری تون و ئەمانە لە ئەوساتی ئێمەشا بەکارێت بەڵام لە میلەتەکانی هندستان و ئەو مەنتیقانەیە زۆرتر بەکارێت و ئەمان بەدڵنیاییەوە ئەم قسەی من بەرپرسم لێ بەپێی چەندین دیراساتی عالەمی لە ئەوساتی طوبیە خەڵکی هندستان و ئەو مەنتیقەیە لە نەخۆشی دڵ و ئەمانە زۆر بەدورن سبەبی ڕئیسیش بەکارهێنانی ئەو دا و دەرمانانەیە کە نالە چەوری لە لەشیانە کۆبێتەوە نالە کۆلیسترۆڵ بنیشێ لە ناو شادەمارەکانیانە بەڵام هیوامان وایە ئەم پیاوە بەڕێزە کە پرسیارمان لێ کرد چیکنکاریەکە خۆی هەر کاری دا و دەرمانێکە زۆربیان محاولە بکرێت لە کۆتای خواردنەکەیە لە چەندەقی ئەخیریا بکرێ بەسەریا نەک لە بیدە لەبەروی کە بەهای خۆراکەکەی لە دەستنێ و بەنسبەت قوربان گوێز و بەیانەکەش کە جەنابەت باست کرد ئەمانە ئەچنە بابی مکەسەرات یعنی ئەوەی کە ئەشکێندرێ گوێزە فستەقە بندوقە بایەمە هیوامان وایە خەڵکی لەوە تێبگا بابەتی مکەسەراتەکان خۆت بەڕقی بیکڕە
لە ماڵەوە بیشکێنە چونکە ئەو گوێزە مادەی ئاسنیتیایە 2 ساڵە بێت ساڵێکە بێت دروست کراوە و باڵنی توێکڵەکەی لێکراوەتەوە مادی حافیزەی پێوەیە هەوا لێیە کە ئۆکسجین چووە ناو گوێزەکەەوە شیتیایە هەوا ئەویش مادەی ئاسنیتیا تووشی تۆکسیکت دەکا بەهای خۆراکیەکەی کەمەکە چاکترین و باشترین بژاردەبوو بەکارهێنانی مکەسەرات خۆت بە کاکڵۆبی لە بەیامی بکڕەوە لە ماڵە خۆت بیشکێنە گوێزەکە بکڕەوە خۆت بە دەستەکە بیشکێنە بندۆخە خڕەکەش عینەشت فستەقیش عینەشت باشترین کاتی چارەساتیش بە نیسبەت ئێستای مانگە ڕەمەزان لە پارشێوانە زۆر باشە بەڵام چۆن ئەو خەڵکی ئەگەر بۆی ناخورێت دەمودانی نییە تااقەتی نییە ڕێگاکی ئاسانمان هەیە مەطبەخی هەموو ماڵەکانی سەر خەڵاتی تیا میکسەر باشە ئەکرێ ڕەحمە لە باوکە توانێ بیکا بە ئارد یاوە خۆ دەتوانێت پەرداخێ شیری شلیکەم چەوری 3-4 کاکڵە گوێز 5-6 دەنێک بایم باشە کەوچیەکی چێش کەری علیبابا 2 کەوچکی چێش شۆفان لەگەڵ 1 کەوچکی چێش گوێزن دەستپێکی کەکرێ بەسەر چێک و مەحەلەبی ئەمە بە خەڵاتەکە بایە و بە هێواشی بیخۆرەوە بەهاجی خۆراکی زۆر بەرز دەوڵەمەند بە چەوریە بە سوودەکان هەستکردن بە تێریش تامیکی خۆشی ئەوەی کە لە ئێرە هەیە دڵنیام تۆ لەگەڵی نیت ئەمەیە وایە شەربەتی دەستکرد ئەوەکە هەر میوەش میوەش بێ و باشە توایەک پرسیار ئێوە مۆز ڕەنگەکە بە هەموو یاسایە مۆز زەردی زەرد بۆ شەربەتەکەی سەوزە لە بازار ئەوە تێمانگەن وانێ جارێ ئەو شەربەتانی بازار لەگەڵ هەنارەکە پەمەیە هەنار لە دەسمەتی لەگەڵ کاڵەکایە شەربەت ئەگەر واز لەوە بێنە کە دروستەکە دەستکردەکان نا باش کە بە فەردە لمۆرزیتیەکەن و شەپیتیەکەن ئەگەر تەنانەت میوەکەش بێ تۆ لەگەڵ ئەوەیە بۆ وەرزشوانێکی بۆ خەڵکی یاسایی میوەکە خۆی بخورێ نەکرێ بە شەربەت بە هەموو یاسایەک بە هەموو قانونێک ئەو ئاوی میوەیە کە دروست کراوە ئەوە ڕێژەی فرەکتۆزەکەی زۆر بەرزە ئەم ڕێژەی فرەکتۆزە زۆرە کە اینجا ئینسانیش بە ڕۆژوو خۆتۆ قوربان بە پەرداخی تێر ناخۆی هەیە ڕابۆ یەک دۆلکە دروستە ئەم هەموو فرەکتۆزە کە ناو مەعیدەی من هەڵی مژی دای بەزانە خوارەوە لە ڕیخۆڵەکانمە هەڵمژرا ئەچێتە خوێنەوە تووشی حاڵەتێکمانەکە پێوتری ئینسۆلین سپایک یەکسەر ڕێژی ئەنسۆلین لە خوێنی منە زۆر دەدرێت بۆی تەنزیمی ئەم شەکرەکەەوە پێی ناکرێت زیادەکەی تەحویلە بێ بۆ چەوری بەشێکیشی کە ئەڕوا بۆ جگەر بە زەبری ئەنزایمەکانی ALT و AST و GGT و ALP و ئەم بابەتانە چەند مەحاولاکە ئەم فرەکتۆزە ئەم شەکری میوەی هەڵوەشێنێ بیکا بە گلایکۆجین و گلوکۆز قورسە لەسەری ناڕەحەتە وەکو چۆن تێبگەین ئەمە با خەڵک دەمان تێبگا جەنابەت مارکێتێکت هەیە کاکشێخ بە سیارەکەی دابەزیوە $100 یاوە بە جەنابەت سێرەکەی سەلاجەکەی کردوێتەوە یەک ئاوی هەڵگرتووە ئەبێت تۆ 149750 لەو کاتا چیەکەی هەڵی کاکە گەرمە ئازابێ ڕقەکە توتەوە دروستە بەڵام مەسەکە کاکشێخ 1000 ناری پێبێ 750 ئەیتەوە کاکە 5000 پێبێ مەجای وردەی تایە مەس معقولە تۆ 149750 دامژمێری لەبەر خاتری دەبێ ئاو وردکردنەوەکە ناڕەحەت نەبوو بۆ تۆ لەوەچە دەغیرەکە هەرتیاشیانەوێ ئەوە لە ئەنزامەکانی جگەر ئاواهیە باش ئاخر شت دەرە باسەکەن ئەچینەوە ئەوێ خورما باش خورما چۆن بخۆین بۆ وەرزشوانێک یا بۆ ڕۆژوبوونەکە ڕەمەزانین خورمای وش بخۆین یان تەڕ بخۆین باش طبعا خورما کە ئەو شێوازە بێت با بڵین برێم و ئەشرەسی و زوهدی و ئەمانەی کە با بڵین وشکن ئەوە بەهای خۆراکیەکەی زۆر لە شیلاویەکەی ناو سەڵەکان باشتر ئەو ڕێژەی شەکری زۆرە بەهای خۆراکی کەمە ئەو ڕیشاڵانی کە لەناو خورما هەیە هەستکردن بە تێری دەیاتێ و دەوڵەمەنە بە هەموو مەعادینەکان اینجا ڤیتامینەکان چونکە ئێمە مینێرالمان هەیە و ڤایتامینیشمان هەیە ئێستا کە ڕەمەزانە هیچێک لە باشترین کاتەکانی وەرگرتنی خورما بریتێ لە 2 کات سەرەتا کە تۆ ڕۆژەکە دەشکێنی بەڵام بە کەمیەتێکی معقول 3 تا 5 تا 6 دەنێک بۆچی چونکە شەکرەکەی زۆر بە زووی تەحویلە بێ بۆ گلایکۆجین و گلوکۆز وەکو شەربەتی میوەکە نییە و ئاسانە لەسەر چی لەسەر جگەر بۆیە کە تۆ خورما خۆی زۆر کەسێ لە مامۆستا کە خورما خۆم ئەڵێ گەرمامە بێ هەنی ئەمەنە ئەمەلی تەمسیلی غیزایەکەی سەریعە ئەی کاتی دوو هەمی باشی هەیە پاشێوان وەکو خەڵاتەکەی باسمان کرد بۆ کەسی وەرزشەوانیش ئێمە 29 ساڵە بە وەرزشەوانەکان ئەڵێن سەعاتێک بۆ سەعات و نییە پێشی تەمرین گروپێکی پێنجیمان هەیە کە وزەیەکی زۆر باشە یاواریزان ئەم گروپە کێوکێیە کشمیش مێوش هەنجیر خورماترێ ئەمانە شەکرەکان هەن زوو تەحویلە بێتەوە بۆ گلایکۆجین و گلوکۆز اینجا خورماش زیانڕەویتیان نەکرێ و یەک تێبینیشمان هەیە کاکشێخ هیوام وایە ئەمە زۆر بگاتە خەڵک واز لەوە بێنن کە خورما بە چاوە بخۆن
بووە بە عادەت شتێکە ئەمە نە لە شەرعە نە لە دینە نە لە زانستی خۆراکزانیە جێ نابێتەوە ئەستەکەی ناویشی زۆر خراپ زەرەری کەمکەنەوە باش بەڵام بیرمان نەچێ ئەوە مادەی ئاسنیتە چاکە ڕێگری لە هەڵمژینی ئاسنەکە ئەمە یەک دوو هەمینیان کاکە بەدیلی شەکرمان هەیە بە بابەتی ستیڤیا و جەماعەتەکەی کە من ناچمە ناو قوڵایەکەیەوە ئەشکرێت چاکە وردە وردە ڕوونی کەیتەوە لەگەڵ چای سەوزاتێکە ڵاوی کەیت و بەتاڵیبی خۆی باشترە بەس خورمان ناچێتە بەدیلی شەکر سوود و بەهاکی ئەویش نامێنێ لەو حاڵەت هەیە ئەشکرێ بە تووبی خوین ڕەحمەتی لێ شێفجان دەستە خۆش بێ ماچینەوە ئەوە شتەکان هەموو ئۆکیان وەرگرت کاکەتەوە دەستە خۆش بێ شەریوان فەرموو سەزن ئابراکەوەرە ماوسە زرنگ پار باسێکی هیچمان کرد ماشەڵڵا سەدایەکی زۆر گەوری هەبوو بەتاکید نوێش بیرم ماوە پرسیارەکەی جەنابتم بیر ماوە قەولەکەی ئیمامی شافیعی ڕەحمەتی خوای لێبێ بیرم ماوە بەڵێ جا بەڕاستی ئەم عیبادەتانە کە ئێمە یەکەینی سەر لە ڕەمەزانە تەراویح کاتەکانی ترە ئایا ئەمە شەوانی قەدرە ماوە شەوانی قەدرە تۆ ناخەوی بەشێکی زۆری ناخەوی شەو نوێژی تیاکەیت اینجا قورئانی تیا خوێنی کامانش هەمووی وزە زۆر سەرفەکان ئایا ئەمە بری وەرزشەکەکەوێت بەتاکید بەڵێ کاک شێخ ئێمە زانستێکمانێ پێوتری بایۆمیکانیک بە عەرەبی پێوتری علم الأداء الحركي بە کوردی خۆمان تقریبا پێوتری زانستی جوڵەسازی طبعا كخواي جورا أفرمي ولقد خلقنا الإنسان في أحسن تقويم لسورة ديتنا أما دراساتي زول لسرة أم جولا سازي كمن قولم أولي كم أور إم وبنجكان أما كم مجموعة زور وردكاريتيا كزور أساني كم وجنابة أيش أويا إما أبيت يبقين لو كما سوكاني ليش إنسان كاك شيخ دابش أبيت سردوباب لصاب بنجاي بنظامي بالمان إيشكا يستبون من أجر من إيش بماسوكاني بشتي قولم كم أبي بالي بيونيم ئەگەر ئیش بە قاچم کەم ئەبێ پاڵ بنێم ئەگەر تەمرینی سنگ کەم ئەبێ کاک شێخ من چی بکەم پاڵ بنێم لە سا پەنجای لەشی من بە ماسوولکەکانی سەحبیش ئیشەکە عەکسی پاڵنان ئێستا ماسوولکەی پێشی قۆڵم چۆن ئیشەکە بە نیزامی ڕاکێشان پشتم چۆن ئیشەکە بە نیزامی ڕاکێشان وازەحە کەوابوو لەشی مرۆڤ لە سا پەنجای ماسوولکەکانی بە نیزامی پاڵ ئیشەکە لە سا پەنجاکەی بە نیزامی ڕاکێشان ئەمەی چەکە لەو تەوازنانی کە ئینسانی ڕاگرتووە ئەمە خاڵی خاڵی دوو کاک شێخ من 20 ساڵە بێت ڕاهێنەری لە جوانی مامۆستای وەرزشیش باشە تەربیە ریاضیەشم تاوا کردووە ئەوەی کە ئێمە خوێنومانە وەکو ناحیە بابڵین خوێندنەکە علمی ئادای حەرەکی لە ڕاهێنانی دەرەوەی قاعی ئاسن لە ناو قاعی ئاسنی ژاوەرە سێری بکە تۆ وەکو شخصێکی محاید دەست خەرەژێر چەناگە و بە کابرا بە دوورکان نوێژێ بکە بچۆرە ناو هۆڵێکی لە جوانی و لە دوورەوە بە خۆت ئاوانی سعاتێ بۆ سەری ئەو خەڵکە بکە ئەو کاتەڵی هەی لەوە مامۆستا خۆ ئەو جوڵەی کە ئەو یاریزانە کردی ڕێک وەکو ڕکوع وایە تەمرینێکمانێ نای باکارجە تەمرینێکمانە نای ددلێفتە لەگەر ڕکوعە لە سەداسەد یەک جوڵیان هەیە دروستە تەمرینێکمان هەیە کە شناو هەموو کە زەیزانێ ئەی کە تو ئەچیتە سوژدەوە دەستە بڵاوەکەیتەوە بە زەبری ترێسیەفسە هەڵەسیتەوە وایە یعنی زۆرێک لە جوڵەکانی نوێش بایۆمیکانیکیەن لەسەر جوڵەکانی لەشی مرۆڤ دانراوە کاک شێخ کەسێکمان هەیە لە ڕەمەزانە بۆی ناکرێ بچێ بۆ یاری جەنابەت ئەیزانی ئەمە حەڤەڕ کە نوێژمان هەیە سابتە 12 ڕەواتبمان هەیە ئەمە 29 اینجا ئەگە بڕێ بووە تەراویح و شەو نوێژ ئەوە چێتە 30 ڕکات وایە کەوابوو ئەم کەسە وەرزشێکی ئاسانی کردووە بەبێ ئەوەی دینارێ مەسرف بکە بەڵام بە مەرجێک جەنابتان ئێوە لە من شارەزاتن لە دینە بە مەرجی حەقی نوێژەکە بێ ئەو حەقە ماوەسە زرنگ ماوەسەدانا ئێستا بۆ نمونە ئێمە پار ئیشارەتێکمان بۆ کرد بەڵام ئەمێ زیاتر ئیشارەتێکی بکەم ئەوی شەوەیە کە ئەفەرمێت لە نوێژەکان ئەسە بۆ نمونە جناب باسی ڕکوعەکەی ئەڵێت تەواو حرەکەتت نەمێنێ ینی کەواتە مودەیەکی باشە بێ بمێنیتەوە سوژدە ئەڵێ هیچ جوڵەیەک نەمێنێت دوای ئیجاڵس یانە بە سەریعی پێناوتی نوێژەکەش لێوە کەڵەشێری ئاساکە بەڵێ دەنوودانەکە ئەوە لە ڕووی وەرزشی و ئەوە قیمەی ئەوە چییە قوربان ئێمە حاڵەتێکمان هەیە لە وەرزش ئاسا هەر کەسێکی وەرزشکار جوێی لە ئێمە بێ ئەزانێ سترێچین چییە تەمە سترێچین ئەنی ڕاکێشان ئێمە چەندین ساڵە وەرمانگرتووە وەکو زانست باریزانەکان ئەڵێن کە تەمرینێ بە هەر شوێنێکت کرد ڕاکێشە چۆن تەمرینێ بە بایسێپسەکانت کردووە 4 سێت پێڵم هەردوو بایسێپسێ ئاولێکە ڕایگرە
ترایسێپسەکانت کردو ئەڵم بیبەرە دواوە تۆمیکە تەمرینە بە سنگە کردووە ئاو عەزەڵەکە کۆکەرەوە سکونەت وەستان لە 100% لە نوێژە ئەوەیە بۆچی ئەم حاڵەتە دروستە بێ لەبەر ئەوەی کە زۆرترین بڕی خوێن بچێ بۆ ئەو ماسوولکانە ئەگەر لە جوڵی ترایسێپسەکانمان من هەنێک لە ڕیشاڵەکانم مولولەکانی خوێنی بۆ نەچوو بێ لەو سترێچینەیە کە ئاوا توم یەکەم کاکدانا وردە ماسوولکەکە پڕەبێ بازەها ئەو سکوونی نوێژیش بۆ چییە بۆ ئەوەیە تۆ سەرجەمی ماسوولکەکانت بە کاملی خوێنی بۆ بچێ ئەمە شتێکە سترێچین هەر مامۆستایەکی وەرزش کاکە واز دیاری ئاسن بێنە بڵێ کاکە سترێچین چیە لە ڕاکێشانی ماسوولکەکانتە یاری زین دوو گۆڵەکانتان نبینێ کاک شێخ لە ساحەکە خۆی گەرمەکە قاچێکری ڕاکێشێ باوسەزرن ئەو ئیحما ئیسە ئیحما خۆگەرمکردن لە ناو نوێژە ئیحما هەیە باش ئێستا بۆ نمونە تۆ کە ئەتەحیاتی یەکەمە خوێنی ئەتیادی قاش دەخێتە ژێر خۆتەوە دانیشی لە ئەتەحیاتی دووهەم و ڕکعاتی چوارەما سنەتە یا هەیئەتی ئەو نوێژە وایە کە ئەم قاچت بخەیتە ژێر خۆت یعنی نەوعێک لە عزیێدانی ئەم ماسوولکانی منطقەتی بۆ دروستە بێت بەتاشیت پێ دەڵم کاک شێخ ینی خی گەورەکە ئینسانی خۆی دروستی کردووە ئەوە زانە چی بۆ ئێمە باشە تەمەنەوە نمونی مامۆستایەکی ئاینی بەڕێز ناوکەین بیر نایەتەوە بە زۆر جوانی وت تیکاکە معقولە تۆ سپلێتێکە کردی کە تەلۆکێکی لەگەڵایە شەریکەکە کە سپلێتەکەی دروست کردو پێتەڵێ کاکە ئاوا هەڵی واسە ئەوە دوور بێ لە سەقفەکەەوە سۆندەکەی ئاوا ڕاکێشە تی ئەکرێت وەگاڵتە بە شەریکەکە کوێکێت تۆ لی نایزانی معقولە خی گەورە ئێمەی دروست کردو نەزانە چی بۆ ئێمە باشە هەنی مستحیلاتە کاگە شێریانی مەسلەی نوێژەکان ئەوەی کە زۆر مەزبوط بێ لەسەری مستحیلاتە نەتیجەکەی بینێ و بە عامیش ئیستیسناءاتمان هەیە بەڵام بە عام ئەو کەسانی کە ئەهلی ئیمان و نوێژی جەماعەت و زۆر نوێشکردن سێری هەڵس و کەوت و دەست و پل و قاچ و قولیانکە ڕۆشتنیان لەگە خەڵکی درافەرکان هەیە زۆر زرنگ لەمە وردەودە لە کۆتایی بەرنامەکە نزیگە بینەوە دانیشتن لەگەڵ تۆ قسەکردن لەگەڵ تۆ تاموچێژێکی تایبەتی هەیە سەلامەتان کەچەنە من خۆم یەکەم جارە لە خزمەتە گەوری سەلامەت بەڵام لە هەر بەرنمەیەکا بوو بێتی کەم تا زۆر ئەگەر لە پلتفۆرمەکانی تریشۆ بە من بینەر بوومەتەوە بەڵام با من چەند بروسکە پرسیارێکی لێکم کە بە گرنگیان نەزانم تۆش بروسکە وەڵاممان بیتەوە زۆر باش مامۆستا زرنگ بەشێکی خەڵک هەچەنێ سە وەرزەکەی فێنەکە نەک فێنکە تەنان ساردیشە بەڵام گرفتی برسێتی و توێنێتیانەیە ئێمە پارشێوان بە پێ و ئەزمموی تۆ هەتا چی بخۆین کە هەم برسیمان نەبێ یان زۆر برسیمان نەبێ و زۆر تینومان نەبێت تا ئێوارە کاک شێخ پرسیاری چۆنە بەتاشی دۆ پرسیاری زۆربەی خەڵک ئێستا کە خۆم لە ئۆفیسەکەشەوە هاتووم ڕیزێک لەم پرسیارانەم لێ کراوە بە واتسەپ و ڤایبەریش لە یەک هەفتێ من جوابی ئەمە ضروریشە خەڵک ئیشی بەم حاڵەتە هەیە قوربان یەکەمین هەنگاو بروس کە ئاسا تکامان وایە هەر بە ڕێزێک گوێی لەم بەرنامەی جەنابتانە بابەتی شەکری سپی لەگەڵ ئاردی سفر لە پارشێوە لابەرێ بۆچی لەبەری کە خواردت یەکەمینیان لە مەسافێکی کورتی دوای خۆی هەستکردن بە برسێتیت بۆ دروستەکە لەگەڵ هەستکردن بە تینوێتی بۆ زۆر بە خێرایی من دوو نانی سپی یان دوو کولێرم خواردووە باشە بە یەک کوبچاو و دوو ئایرە شەکریتی هەیە هەنوینیشم خواردووە مەرە باشم خواردووە چوان لەقمە قازیشم خواردووە ئەم هەموو ڕێژەی شەکر لەناو خوێنینەکە بەرزەبێتەوە بە ئیعازێک لە پەنکریاسی من لە ڕێگەی دوورگەکانی لانگەرهانزە و ئەنسۆلین دەرەکە ئێوە کەپتی ئەم شەکرە بکە بۆی خوێنی من تێک نەچێ ئەچمە حاڵەتێکەوە پێوتری ئینسۆلین ڕێزستنس تووشی مەقاومی ئەنسۆلینە بم هەموو خانەکانی لەشی من کە ئەنسۆلین ئەم شەکری بەبا کەس لێی وەرناگرێ ئەی چی لێ دوایەوە یەکسەر تەحویلەکە بۆ چەوری ئێبا بۆ خەزمکردن ڕێژەی شەکل لە خوێنە چی لێیە دابەزێ برسیتە بێتەوە ینی هەنگوێنی شەروایە ئەگە زۆری لێ بخورێ بەڵێ بەڵام باشترین ڕێگا بریتین لە ڕیشاڵەکان و پڕۆتینەکان بۆ پاشێ و ڕیشاڵەکان ئەو زەڵاتەی کە ئەو شێفە بەڕێزە دروستی کرد زۆر ئاساییە خەڵک فێری ئەوە ببێ دوو گەڵاکاهوو نەختێک بڕۆکلی گێزەرێک بە ڕەنەکراوی میکە بە زەڵاتە فرێ ئەوە ناکەوی هەراوە بەعتیادی بیخۆ ئەمانە هەمیان ڕیشاڵن ئەگەر ئیمکانیەتیش بوو باشتری مژاردە سپێنەی هێلکە دوو هێلکە بکوڵێن و زەردەنێکیان لابەرە بۆ لەبەروی کە هەرمی پڕۆتینە و هەستکردن بە تێری دەیاتێ بەڵام کاکدانا 1 گرام کاربۆدراتیشی تیانی حەزەکەی تۆ 2000 سپێنەی هێلکە بخۆ ئەنسۆلینی بەرز ناکاتەوە شەکرش خراپ نییە بەڵێ شەکرش خراپ نییە لە هەمان کات ئەگە سپێنەکە کابرا حەزی لێ نەبوو ئەگەر ئیمکانیات هەبوو خوباتە بابەتی گۆشتەکان گۆشتی سپی مەبەستمان لە ماسی و مریشکە لەگە گۆشتی سوور بە کەمیتێکی معقول بخورێ کوڵاو بێ برژاو بێ بە فڕن بێ بە ستێک بێ بە شیش بێ بە سووری نەکاتەوە لەگە سەوزە و زەڵاتە جارێکی تر ئەویش کاربۆیدراتی زۆر کەمە ڕێژەی پڕۆتینی بەرزە ئەنسۆلینی بەرز ناکاتەوە هەستکردن بە تێری زۆر باش ئەی سیستمی
ڕۆژووی ئاینەمە کێسە ئێمە بە ڕۆژوین خۆی گەورە لێمان قوبڵکە ئەمە ئاین و دین لەسەری فەرزکردن وێ بڕۆژین بەڵام سیستمێکی گوێبیستێ بین لە ئێوە لە پزیشکە بەڕێزەکان پێی ئەوترێ ڕۆژوبوونی تەندروستی ڕۆژوبوونی ئیمانی و دینی لەگەڵ ڕۆژبوونی تەندروستی فەرق و جیاوازی و ئەرکەکانیان چێ بەڕاست من مەبەستم بۆ لاشەیە وەکو لاشە من سعایەک و نی چاپێکەوتێکی ترم هەبوو ئەم پرسیارشمان هەر وەڵام مایەوە چکە پرسیارە زۆر خەڵک پرسیارەکە مامۆستا ئینتەرمێدیت فاستینگ چییە فەرقی چیە لەگەڵ ڕۆژی مانگی ڕەمەزانە من وەکو کەسێکی ئیماندار کوتیب عەلەیکم الصیام لەسەرمان نووسراوە سەمعا وەطاعەتەن لە ڕۆژوەم ئەمە خاڵی یەک ئینشاءالله تعالی پاداشتەکەشی لای خوایە الصوم لي وأنا أجزي به باشا بەڵام لە دوای 14 قەڕن کە ڕۆژومان لەسەر فەرز کراوە هەستاون مەجموعەیە خەڵک هەیە باسی ئەم ڕۆژووی زانستیاکە حکمەتەکەشی تەنها تەندروستبوونی لاشەیە ئەوان بەبێ ئەوەی کە مەئجور بێ لەسەری دروستە حکمەتەکەی لەوایە ئەڵە تۆ گەرەتوانی لە ڕۆژەکە دوو ژەندام خۆ بەس نێوانەکانیان درێژکەرەوە 8 سەعات دوای فێر بەبیکە بە 10 بیکە بە 12 بە 14 بە 16 بە 18 بۆچی لەبەروی کە لاشت هاتوۆزە پێشەسە باسمان کرد مەوادە نیشتۆکانی لەشی خۆت سەرفکە تەنزیمی شەکری بۆ دروستە بێ و هەروەها ڕێژەی هۆرمۆنی گەشەش لە لەشتا بەرزەکاتەوە چونکە ئێمە یەکشتمان هەیە کە خەڵکمانەکە ئەویش سۆماترۆپینە هۆرمۆنی گەشە کاتێ سۆماترۆپین ئیفرازەکەی زۆر بێ کە ئەنسۆلین نزم بێ هەچ کاتێ شیرینی و کاربوهیدراتمان زۆر خواست معادلەکە عەکسە بێتەوە گرۆس هۆرمۆن دابەزێ کەوابوو ئەوان لە ناحیە زانستیەکەوە پێکاویانە بەڵام ئێمە ناحیە دینیەکەشمان پێش خستووە لە هەمان کاتیشە وەکو ناحیە بەدەنسازیەکەش سوودی لێبینی ئەجینا ڕۆژووی زانستی ئینتەرمێدیت فاستینگ تەنها حکمەتەکە لی تەندروستی و نەمانی چێ دەستی خۆش بە منویستم پرسیارێکەش بکەم بەڵام کاگاریان دەرێنەرەڵە کات هیچ نەماوە بەڵام هەر بەڕێشەوە بێتە خوا حەفیزە لەکەین پرسیاری لوقمەقازی و ناوسازی لێ یەکەم ئێمە لە بەربانگان ناوسازی و لوقمەقازی بخۆنیان بە هەستین بە دەم حەفیزە جوابی ئەومان بەرەوە مەسازڕێن لوقمەقازی ناوسازی بخۆنیان نا دڵنیا بە لوقمەقازی و ناوسازی لە هیچ یاسایەکی خۆراکزانیە جێی نابێتەوە بەڵام ئەگەر ناوساجیەکە پارچێکی لێ بخورێ بۆ خەڵکێکی ئاسایی قەیناکە ئەگەر تۆ خورمات بەردەست نەکەوت دەنچیەک دوانت لوقمەقازی خوا لەگە پەرداخێکی گەورە ئەمە ئاساییە ئێمە زەڕبی سفری ناکەین بەس ئەوەی کە ئێمە ئەیبینین لەسەر سفرەی بەربانگ و نیو کیلۆ لوقمەقازی قەڵە و پڕێتی لە شیلە شوازی ئامادەکردنەکەی دەمە ئەتەقەیە کاکشێک نەخواردە لە لوقمەقازانە شەڕیشە لەسەر دوکانەکە تۆ سەرگرتەکەتان بینیوە باخوا من بەیانێکی لە بازاڕ سەرانگرت زۆر خۆشحاڵ بووین خۆی پەروەردگار نوێژ و ڕۆژووی جەنابی سووری ئێمە شوبیرانیشمان قوبڵکە عەزیەتمان نایی ئیشەڵڵا ئەم قسانی جەنابیشی دەچێتە تەرازوی حەسەناتەوە ئینشاءڵڵا تەعالا نیەتەکەمان هەر بۆ خوایە ئینشاءڵڵا حەفیزت بێ و خوا لەگەڵ زیاخوا کاکشێخی بەڕێ خۆشحاڵ بووم من و تۆ بۆ ئاخر جا بچینەوە بۆ لای شێف نەریمان زۆر باش دوایی لێەوە من لەوە خوا حەفیزە و لێ بکەم و تۆ دوعاکانەوە باشە ئەزین چی کردووە پار لەگەڵ کاک پەیوەندا کاکارام ئاگادارە یوت تۆ بچوو بۆ من چەسم بۆیە جاوە تۆ جوان دەڵێ قوربان دووارە سڵای خوارد لەبێت باشە قوربان ئەم شتانی کە بۆت باس کردین سەو پێگەیشتون وانە حازرن بۆ خواردن بەڵام سێوە ناتوان بیان وانە ئەمە برنجەکە بە پڵاو کردیا بە قوبڵی بە قوبڵی کرد برنجی دۆلفینسی بووانە بوو برنجی دۆلفینسی شێف نەریمان چ جیاوازیەکی لەگەڵ برنجەکانی دیکە بەڕاستی ئەمە دەنگ درێژ و یەک ناگرێ ئەم برنج دۆلفینسی یەک ناگرێ و تامێشی تایبەتی ڕاستیانی بە چاو برنجەکانی ترە ئەم کاک شێخ ئەم چی پێڵێن ڕازانەوەی بە تەماتە و ئەو گوێزەر و ئەمە چی پێڵنەوەکەی بەس بۆ جوانی یا تەندروستیش ئەم بۆ لەر بۆ تەندروستی ئەمی هەبێتی کەمەکاتەوە هەم بۆ ڕێی تەندروستیشەوە باشە هەم بۆ دیقەی چاو یعنی ئینسان ئیشتیای زیاتر ئەچێتە سەر خواردنەکە و بامە سنەتێکی ئیسلامی ژان پێ بڵێم لێرە قورئان فەرمودەی پێغەمبەر کا فەرمێ کەنانتان خوارد لەبەردەم خۆتانەوە دەستبەرن و لێەوە بخۆن جا ئەگەر ئێمە لێەوە دەست پێ بکەین تا ئەگەینە برنجەکە تقریبا تێرە بێزن ئەمە زەڵاتەکە بوو ئەمە مقابلات نییە هەڵان مقابلات باسمان کرد پێشتر لە شێوازێکی تر بەڵام ئەمە زەڵاتی و زۆر گرنگە ئەم پەنیرە تا چەند زەڕورە لە زەڵاتەیە هەبێت ئەم پەنیرە ئەمە نیسبەتێکی سوێری تایە بەڕاستی بەڵام پەنیری خۆمانەیە پەنیری خۆمانەیە بەڵێ نیسبەتێکی سوێری تایە بەڵام زەرری نیە ئەمە بگرە قانجازی هەیە زۆر بۆ ڕۆژوان ینی بەڕاستی یعنی لەگەڵ بێت و لەگەڵ پێکاتەکانی زەڵاتەکانە ینی شتێکی
باشتر دروستەکات. کاکشێخ ئەمە برنجی بە شێوازی دڵداناوە و بەس ئەم دڵیان تۆزێک تێکچوو ئەگەر لێ هەدڵیان تۆزێ خوار بۆتەوە پێ نەکەوتووە ئەویان چی وەڵانە ئاریان پرسیارێکی بزان وەڵە چی شێو نەریمان ئاریان ئەڵێ چی؟ ئەڵە باشە بۆچی ئەم بیبەرەی ئاوا داناوە بە مشیانی جای کردو ئەوە بە شێوازی دارخورما دامناوەکو شێوازیت ئاریان ئەلمە بەڵێویش ئەویش هەموو کەس نازانێ بۆ شێوازە چاوت خۆش بێ نیسکەکە شەر ئەوە هەر پێمان باسمان کرد پێشتر هەر نیسکە شەر دۆلفینسی ئەویش بە شێوازێکی سوور ئامادەمانکرۆ نیسکەکە ئەتوانی بەس هەم بەزەر دیش بکە بەڵام ئەمێ بە شێوازێکی تورکی کردومان ئەم نیسکە ینی هەم بە نەعنا کردومان و هەم تامیشی تایبەتیشی خۆی هەیە دەست و چاوت خۆش بێ لە شێوەرسا بەخێر ئێمە دەستخۆشی لێ یەکەین ئیشەڵا دوای بەربان لەگەڵ هاوکارانمان تامی ئەماناکی چۆن دەڕێم ڕۆ زۆر جوانە بەس تامەکەشی بێگومان لە تامیشا تایبەتە تاکشێخ تامی کردە زۆر دەست خۆش بێ من تۆ لێرە بینەوە کاکشەخ نەرین بۆ دوعا لە خزمەتاوێ کاکشەجان بامخوا حەویزە بکەم و جەنابەت تەشریبەر بۆ دوعاکان و ئیشەڵا نازەم ناومان نهێنیان بە عام بێ بەڵام میتر کارمەندان و ئێمە و ستاف و خزم و کەسکار کەس لە بیر مەکەی شەڕوەری بگرێنێمان بینەرانی عزیز و خۆشەویست لێرەدا پڕۆگرامی سی گەوهری ئەم ئێوارێ وردە وردە بە پایانەگا کۆتا گەوهری کەما بێ لەمڕۆدا هەڵی بچڕین ئەویش جەنابی مامۆستا شێخ فاتیحە کە بە کۆمەڵک دوعای جوان و باش و ڕێک و پێک و شەرعی دوعاکانمان بۆکە و ئێوەش هەموو بەدڵ ئامینی لەگەڵکەن مامۆستا ئێمە لە خزمەت یابینەوە ئەو چێتەوە بۆ دوعاکانی فەرموو مامۆستا جان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك، اللهم ثبت قلوبنا على دينك. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يا رب العالمين، يا أرحم الراحمين، يا أكرم الأكرمين، يا ربي خواي جان همو أم دعانيك إعمل رأيكين وأبارين ولتو دعاي منو دعای ئەم ستافە ئازیز و خۆشەویستەی کەناڵی ئاسمانی پەیام یەک بە یەکیان، دعای سەرجەم بینەران و بیسەرانی ئەم بەرنامەیە، دعای سەرجەم مسلمانان و ئیمانداران بێ یا ڕەب، دعای ئەو کەسانەش بێ کە نازانن بپاڕێنەوە لە تۆ، تەنانەت دعای ئەو کەسانەش بێ کە باوەڕیان بەم دوعانە نییە و دوورن لە تۆ خوایە، دعای ئێمە بێ بۆ ئەوان کە لە خۆتیان نزیک خەرەوە و هیدایەتیان پێ ببەخشە. یا ڕەبی زیاتر هیدایەتمان بەی تا زیاتر تۆ بناسین، تا ڕێگەی محبەتی تۆ خۆشویستنی تۆ بۆ ئێمە زیاتر دەستەبەر ببێ بۆمان یا ڕەب. یا ڕەبی خوایە محەبەت و خۆشەویستی خۆتمان بۆ زیاد بکە ئیلاه العالمین، چاوی مەرحەمەت و میهرەبانیت لسرمان زیاد بکە ئیلاه العالمین، واما لێ بکەی بەر زۆرترین مەرحەمەت و میهرەبانی تۆ بکەوین. یا ڕەبی خوای گیان شەفەقەت و بەزەیت بەکاربێنی بەرامبەرمان، نەک عەزاب و سزای خۆت ئیلاه العالمین. یا ڕەبی خوای گیان ئەو ڕێگەیەی کە ڕێگەی ئەولیا و دۆست و خۆشەویستەکانی خۆت بۆ بمان خەرە سەر ئەو ڕێگەیە،
کە ڕێگەی پێغەمبەران و ساڵحەکان بووە کە ڕێگەی سەدیقین و دۆستە خاسەکانی خۆت بۆ یا ڕەب ئاشنامان کە بەو ڕێگانە لامان دە لە هەر ڕێیە کە دوورمانە خاتەوە لە ڕاستە شەقامی ئیمان یا ڕەبی تینوێتیمان بۆ ڕاستە شەقامی ئیمان بە ئاوی زوڵاڵی سنەت و قورئانی پیرۆز بشکێنە ئیلاهە العالەمین هەروەکو چۆن ئێواران بە ئاو بەو خواردنە تینوێتی و برسێتیمانەشکێت ئیلاهە العالەمین یا ڕەبی خوایەکیان ئەو مژدانەی کە لە بەربانگا دەست ئیماندارانەکەوێت وجوبی دوعاکانمان و قبولبوونی دوعاکانمان و وەرگیرانمان لای تۆ یا رب العالمین بە پایان گەیشتنی عمرمان بێت بە ئیخلاص و تەقوا و خواناسیکی ڕاست یا ربی خوای عاقبەت خێریمان پێ ببەخشە بمانگەڕە لەو کۆمەڵ و گروپانەی کە عاقبەت خێر بوون و ڕۆشتن و ڕژانە ناو مەحشەر ئێمە لەسەر لێواری مەحشەر ڕاوەستاوین و هەر ڕۆژەی هەزاران و دەیان هەزار و سەدان هەزار مرۆڤ لەم دنیاە ئەڕژێتە ناو مەحشەر و ناو بەرزەخ و ناو قیامەتی خۆی ئەو ڕۆژەی ئەڕژەینە مەحشەر و قیامەت و بەرزەخی خۆمان بە باشترین شێوەی ئیمانداری و مسلمانەتی بمان مرێنە یا ربی خوای گیان مەلائیکەی ڕەحمەت پێشوازیمان لێ بکەن و دوور بین لەوەی مەلائیکەی عەزاب پێشوازیمان لێ بکەن یا ربی خوای گیان لە مەلەی ئەعلایە لەو کەسانە بین کە دۆستی تۆ و یاوەری تۆ خۆشەویستی تۆن ئیلاهە العالەمین یا ربی بمانگەڕە لەو کەسانی کە خۆشەویستی تۆ و پێغەمبەر و ئیسلام و قورئان و ئیمانن یا ربی خوایە لەسەر ئەرزا هەر ئیماندارێک هەر مسلمانێ هەر کەسێ هەر زوڵم مستەمیکی لێکرێ وەکو تاک وەکو کۆمەڵ ئاهلی غەزە و مسلمانانی فەڵەستین ڕزگار بکە و هەموو کەسێک کە گیرۆدەیە بە زوڵم مستەمیک ئیلاهە العالەمین ڕزگاری بکە یا ربی خوای گیان ئەوانەی هەر کێشە و مشکلەیەکیان هەیە و ئێستا گوێیان لەم دوعانەی ئێمە گرتووە بەشدار بن لە هەموو دوعاکانمانە شیفای نەخۆشەکان بدە ئیلاهە العالەمین ئەوانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە شیفایان بۆ بنێرە ئەوانەی نەخۆشی کاتیان هەیە شیفایان بۆ بنێرە ئەوانەی نەخۆشیەکیان هەیە ئیلاهە العالەمین کە هەڵناسنەوە لەو نەخۆشیە و چاک نابنەوە لێی بەس چاکیان کە بۆ قیامەت و بە کەڵکی قیامەتیان بێ ئەو نەخۆشیە بەوەی کە سەبری ئەیوبیان پێ ببەخشە یا ڕەب یا ربی خوای ئەجر و پاداشتیان هەزاران جار و ملیۆنەها جار گەورە بکە یا ربی خوای گیان وەک چۆن کارگەیەک بەرهەمی خۆیەدات مرۆڤەکانیش کاتێ نەخۆشەکەون بەرهەمیان دەست پێکا بۆ قیامەتیان زایەیان مەکە و بەرهەمەکانیان زایە مەکە ئەوانەی ژیانی هاوسەرێتیان دروست نەکردو بە کەسی باش و شیاویان بگەێنە ئەوانەی ئێستا هەر دوعایە لە ناو کرۆکی دڵیانایە یا رب العالمین تەسلیمی لە مەلائیکەکان ببێت و ئەوانیش بیگەێنە بارەگای عەرشی عەظیمی تۆ تۆش قبوڵیان بکە لە دەرگاکانی عەرشەوە یا رب العالمین پێشوازی لە دوعاکانیان بکرێت و ڕەت نەکرێنەوە یا رب توفيقمان بإله العالمين بو باشترين عبادتك كلمانجي بيروزي رمضان عبد صالح كاني تو أنجاميان دورت قرتن أو عبادة من بنصيب بك أو إخلاص من بنصيب بك أو تقوى من بنصيب بك أمن يا رب العالمين يا أرحم الراحمين لأجنبنا وبو قناه تاوان وغفلة بآقاي سركبين بعبودية بندايتي وبرستني يا رب العالمين سركبين بو بلو باياني كمقام برزكاني عبد صالح كاني خود بو وهروها بلي إحسانت بي بخشين بلي إحسان بأيمج ببخش يا رب العالمين لم سرتاي الروجو لم سرتاي الروجاني مانجي بيروزي رمضانو لم كوتاي الروجي دو هما ليتبارين وقبول مانك وعفو مانك يا ربي توبة مان ليور بقرو توبة مان بخرسر زمان ودل إله العالمين كردوكاني دل مان بهيسبك كنيته نيتمان خالص بك بو خوتو بمان جرى لو عبداني كنيتي زورتوك ما ينهبو توشلت ورقرتن توفيق مان بو هداية مان با عفو مان كولي مان خوش با اللهم آمين 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 يا مجيب السائلين ويا أرحم الراحمين ويا أكرم الأكرمين.